باڵتان لێبێت من شاسوار لە بەرنامەی هەنگاوی یەکەم لەگەڵتانم جا ئەمە یەکەم بەرنمەیە کە بەرنامە پێشکەم نازان باشم یا خراپم بۆ هیوایی کە کەسان گلیتانەوە بینەرانیش گلیان نەبێت تاوان لەم بەرنمەیە هەردوو هاوکارم ئامانج و کاردۆز لەگەڵ مابن و هاوکاری مەکەن بۆ پێشکردنی بەرنمەکە پێشەوەی بچینە ناو بەرنمەکە و وەرگرتنی بیرۆکەی بەشداربووەکان حەزەکەم شتێکتان پێ بڵێم ئەوژەوەیە ئەنجامی ئەم بەرنمەیە هەچۆنێ بێ هەچەنێ بێ هەر کەسێ سەرەکەوێ بەڕای من هەموو ئەوانی کام بەرنامیان هاتوونتە بەرنمەکە و بەشداریان کردووە سەرکەوتون من جاری تریش بەدەل لە بەرنمەکە و لە دەرەوە گفتوگویەکی هاوڕێیانەمان کرد باسیەوەم بۆکردن کە لە هەرێمی کوردستان بیرۆکەی ئەم بەرنمەیە ڕکلامی بۆ کراوە نزیکەی 2400 کەس پرۆژەی پێشکەش کردووە یا بڵێن زیاتر لە 2400 کەس پرۆژەی پێشکەش کردووە بەڕای من ئەم 2400 کەسە هەر خۆی لە خۆیدا جیاوازن لە هاوڕێکانیان جیاوازن لە کەسانی تر بەوەی کە فرسەتێک هاتوۆتە پێشەوە ئەمان دەستوەستا و دانەنیشتون بەڵکو و پرۆژیان هەبوو و هەوڵیان ناوە جا سەرکەوتووە بن سەرکەوتو نابن گرنگ نییە ڕەنە لەم ڕۆیان سەرکەوتونەوە بێتن لە جاری ترا سەرکەوتۆ بن لە هەنگاوی ترا سەرکەوتۆ بن جاری ترنا 10 جاری تر 20 جاری تر گرنگەوەیە لە ژیانەوە کەسانی کە هەوڵەدەن من بەڕای خۆم ڕای خۆشم نییە ئەمە وەکو بیردۆز وایە وەکو یاسا وایە هەموو ئەوانی کە هەوڵی زیاترێن فرسەتی سەرکەوتنی زیاتریان هەیە اینجا لەناو ئەو 2400 کەسەشە ئەم 52 کەسەتان هەڵبژێراون کە بیرۆکەکانی جێی ڕەزامەندی ئێمە بوون وەکو بیرۆکەی سەرەتایی بەڵام قانونی بەرنمەکە یاسای بەرنمەکە ئەوەیە کە لە کۆتاییدا کەسێکمانە بێت سەرکەوتۆ بێت هیوادارم ئێوە هەڵبژێران هەڵنەبژێران خۆتان بە دۆڕاو مەزانن دۆڕاو ئەو کەسێ بەڕای من کە هیچ ناکات کە دائنیشێ کە پرۆژەی نییە کە ئەترسێت ڕەنگە کەسانێک هەبن ئیستا بەغیلی بە ئێوە برن پیان ناخۆشە ئێوە پرۆژەتان هەبوو ڕەنێەوە جورئەتێکتان هەبوو بێ کەسێک تر و جورئەتی نەبوو بێ بۆیە هیوادارم بە هیچ شێوەیەک دوودڵ مەبن تەنها بەشداریکردنی ئێوە لەم بەرنمەیە بەڕای من براون و بەدەل لە بەرنمەکە ئێمە توانیمانە یەکتر بناسین من توانیمە سوود لە ئێوە وەربگرم و سوودی زیاترتان لێ وەرەگرم ئێوەش ئیشەڵا بۆ هیوام ئەو ملاحەزە شتانی کە من ئەیەم وەکو هاوڕێکی خۆتان لێم وەربگرن وەکو پێشەشکار و بەرنامە و کەسێکی دەرەوە لێم وەرمەگرن هەموو ئەم شتانی من ئەیڵێم بۆ سوودی ئێوەیە چونکە لەبیرتان نەچێ من پشتیوانی دارایی بیرۆکەیەکەکەم ئەبێ ئەو بیرۆکەیە لە 100% سەرکەوتوو بێت پارە پیاکە ئەمە ناسین و برادەرایەتی و یا هەندێک کەس لە دەرەوە تەسەوراتێکی هەبێمە بەرنامەی خۆشترین دەنگ نییە بە مەزاجێکێکی هەڵبژێرێ من ئەبێ کەسێک هەڵبژێرم کە بەڕاستی سەرکەوتوو بێت ئەبێ بەڕاستی بیرۆکەی سەرکەوتوو وستبێنش پارە پیاکە بۆ خۆی و ڕەنگە بۆ منیش بۆیە ئەگەر شتێکی خراپم هەڵبژارەوە ینی من فاشلم یعنی من کەسێکی سەرکەوتوو نەبووم بۆیە دڵنیا بن ئەوەی کە هەڵی ئەبژێرم و ئەو مناقشەی لەگەڵ تاناکەم یەکەم لە پێناو خۆتانە بۆی بیرۆکەکەتان بەهێزتر بکەن دووهەمیش لە پێناو بەرنمەکەیە هیوادارم لە ئیستەوە دەستپێکی باشمان هەبێ پێشەوەی بەرنمەکە دەست پێ بکە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین لەسەر بیرۆکەی بەرنمەکە و هەمووان. یەکەم بەرنامەی هەنگاوی یەکەم تۆمارکرا و ئێستا پەخش دەکرێت کە ڕەنگە پێشەم بەرنمەیە زۆرێکتان چاوەڕوانی بوو بن هەندێکی تریشتان پرسیارتان دەربارەی بەرنمەکە هەبوو بێت بەشێکیش لە بەشداربان و بینەران ترس و دڵەڕاوکیان هەبوو ئاخۆ ئامانجی ئەم بەرنمەیە چییە؟ ئایا پشتیوانی خەڵک دەکات یان نا؟ ئایا ئەو کەسانە بیرۆکەکانیان نابرێت و بەکار ناهێنرێتەوە؟ لەوانەیە لەم راپۆرتەدا نەتوانرێت وەڵامی هەموو پرسیارانە بترێتەوە بەڵام بینینی تەواوی زنجیرەکانی ئەم بەرنمەیە کە لە ماوەی 3 مانگی داهاتوو تا پەخش دەکرێت وەڵامی زۆرینەی ئەو پرسیارانە دەداتەوە. لە ماوەی 2 هەفتەی یەکەمی بڵاوبوونەوەی ڕکلامی بەرنامەی هەنگاوی یەکەم و ناردنی پرۆژە لەلایەن هاوڵاتیانەوە زیاتر لە 2400 پرۆژە پێشکەشی بەرنامەکە کرا کە بەداخەوە بەشێکی زۆری دووبارە بوون کە تێیدا زیاتر لە 800 پرۆژە بە تەنها ئەژەڵداری و بەرهەمی شیرەمەنی بوو
هەروەها نزیکەی 400 پرۆژە لە سەرکەرتی گەشتیاری بوو و بەشێکی تر زۆری کارگە و پرۆژەی گەورە بوون کە هەموو کەس ئەگەر $100 ملیۆن هەبێت ئەوە دەتوانێت دروستی بکا و بە ئەنجامی بگەێنێت و تێشیدا هەبوو پرۆژەی زەبەلاحی ئابووری بوو وەک دروستکردنی هێڵی ئاسمانی و هێڵی شەمەندەفەر کامانە لەسەر و $1 ملیار تێدەچێت. بەڵام سەرباری هەموو ئەوانە بۆ تی پێشکەشکاری بەرنامەکە ئەوانە خەڵکانێک بوون کە هەوڵیان داوە زیرەک بوون بیریان کردوتەوە و دەستە وەستان نەبوون بەڵکو ئەوانە لە هەوڵدان بوون بۆ خۆ دروستکردن و خۆپێگەیاندن کامەش بەڕای شاسوع عەبدولواحید توانا و ئیرادەی بەرزی ئەو 2400 کەسە دەردەخات لە چاو خەڵکانێکی تردا کە هیچ بیریان نەکردوتەوە یان جورئەتیان نەبووە پرۆژە پێشکەش بکەن و خۆیان تاقی بکەنەوە و چانسێک بن بە خۆیان و بزانن کە خۆ سەرکەوتوو دەبن یان نا. لە کۆی ئەو 2400 پرۆژە و بیرۆکەیە لیژنەی پیاداچوونەوەی پرۆژەکان توانی 52 پرۆژە هەڵبژێرن بۆ ئەوی بێنە سەر کورسیە سوورەکان و دابنیشن کە لە ماوەی 5 زنجیرەی داهاتوودا 12 کەس لە کۆی ئەو 52 کەسە هەڵدەبژێدرێت و دەچنە سەر کورسیە شینەکان. ئەویدی بەداخەوە دەبێ بچنە دەرەوەی بەرنامەکە بەڵام بێگومان بە دەستبەتاڵی ناڕۆنە دەرەوە. ڕەنگە سوودێکی مادی ببینن لە بەرنامەکە و هاوکاریەک بکرێن و ئەگەری ژواش نەبوو ئەوە ئەو بیرۆکانی کە هەیەە دەوڵەمەندتر دەبێت و تێبینی بە سوودیان دەدرێتێ کە دەشێت لە داهاتوودا خۆیان سوودی لێ ببینن بۆ بەهێزکردنی پرۆژەکانیان. لە بەرنامەکەدا بە تەنها شاسوع عەبدولواحید لیژنە نییە بەڵکو دوو هاوکاری هەیە و ڕاوێژی دەدەن و تێبینیان دەبێت بەڵام دوابڕیان لای خودی شاسوع عەبدولواحید دەبێت بۆ پێی ئەو خاوەن سەرمایەکەیە و ئەویش خۆی دەزانێت چه پرۆژەیەک شایانی ئەوەیە کە پارەی تێدا سرف بکرێت و هاوکاری مادی بکرێت. ئەم دوو هاوکاری شاسوار کاردۆس و ئامانجن. ئامانج گەنجێکە لە دەستپێکی بەکاری سەرەتایی لە تەکنۆلۆژیای زانیاری دەستی پێکردووە و ئێستا توانیوێتی لەگەڵ هاوبەشەکانیدا بێتە خاوەن کۆمپانیای خۆی و کار بکات لە بواری تەکنۆلۆژیای زانیاری. کاری من لە بەرنامەکە ڕاوێژکاریە خاوەن بیرۆکەکە ڕاوێژ بە ئێماکە کە پرۆژێک تەقدیمەکەیە ئایا پرۆژەکە لە چه ئاستێکایە ئێمەش ڕێی خۆمان لەسەر پرۆژەکەین بە باشیان بەخراپ و ئەگەر ئێمە کۆمنتێکمان هەبێت لەسەر پرۆژەکە ئەوە ئێمە کۆمنتەکانی خۆمان ئەڵێن بەڵام لە ئاخیرا ئەکەوێتە سەرەوەی کە خاوەن بیرۆکەکە کە پارەکە سەرفەکە ئەویش کە شاسوار عەبدولواحیدە بڕیاری ئەوایە کە ئەم پرۆژەیە وەرگیرێ یا وەرنەگیرێت. لە ڕاستیە من حەزەکەم و بەشداروانەی کە یەن پرۆپۆزەڵەکان پێشکەشەکەن ئێمە حەزەکەین هەموو پرۆژەکان بە شێوازێکی کامل بێت چونکە ئێمە پێشتر پێماوتون پرۆژەکەتان بنێرن پاشان کەن پرۆژەکەتان با بە کاملی بێ وی ئێمە کە بتوانین بڕیاری لەسەر بن کە بچنە قۆناغی داهاتوە بەڵام پێما خۆشە کە هاتبێتن شتەکان بە کاملی هەبێت بزنس پلانێکی باشە بێت بە شێوازێ بێت کە ئێمە بڕیاری ئەوە بین ئەم پرۆژەیە باشیان خراپە. کاردۆس دەرچووی کۆلێژی یاسایە لە زانکۆی سلێمانی بەشدار بووە لە چەندین خولی پێگەیاندنی گەنجان و کاردا و هەروەها یەکێکیشە لەو گەنجە زیرەک و بەتوانایانەی کە تا ئێستا لەگەڵ هاوڕێکانی توانیویانە چەندین چالاکی ئەنجام بدەن و یارمەتی گەنجانی تر بدەن. لە بەرنامەی هەنگاوی یەکەمدا من و کاک ئامانج دەستنیشان کراوین وەکو لیژنەی ڕاوێژکاری پرۆگرامەکە هیوادارین کۆمنت و سەرنجەکانمان نەبێتە جێنیگەرانی هیچ کام لە بەشداربووەکان و لە جێگەی خۆیان نابن. من هەموو پرۆژەکانم خوێندۆتەوە بەوردی من زیاتر بەلای ئەو پرۆژانەیە ڕۆم و زیاتر چۆنەڵێ ڕەم لەگەڵ ئەو پرۆژانەیە زیاترە کە هەستەکەم تازەگەریەکی تیا هەستەکەم جێگایانە بێتەوە لە ناو بازاڕە ئەتوانن داهاتێکی باشی لێ بەدەست بهێنن. جا هەر پرۆژەیەکیش ئەو نقطانەی تیا بێت کە من سرنجم لەسەرێتی بە دڵنیایی ئەو کۆمنتی پۆزیتیڤ مەبێ لەسەری. هیوادارم ئەو پرۆژانەشی کە پێشکەشیان کردو لە ڕووی بزنسەوە بەقوت بن و بگاتە ئەو ئاستیەوەی کە سەرۆکی لیژنەکە باوەڕ پێ بکات و سەرنجی بۆ لای پرۆژەکە ئەوان ڕابکێشێ بۆ ئەوەی ئەویش بەڵیان باتی و بچنە سەر کورسێشینەکان لە پرۆگرامەکەیە. بە دڵنیاییەوە بیرۆکەی بەشداربووەکان چەندە تازەگەری بێت چەندە بیرۆکەیەکی ئەوە بێت کە ئێمە بتوانین کە بیرۆکەکان پارەپیاکەر بێ وەکو زمانی خۆمان کە بەکاری هێنین چۆنێتی تەقدیمکردنیان و پێشکەشکردنیان لە بەرچاوی لیژنەکەیە تەئسیری خۆی زیاتر هەیە لەوەی کە قبول بکرێ پرۆژەکان. با ئێستا بەرنامەکە ببینین و بزانین ئەو 11 بەشداربووی یەکەم بەرنامەی هەنگاوی یەکەم کێن پرۆژەکانیان چین
پێش ئەوەی بچینە سەر بەشداربوانی بەرنامەی یەکەم ئەوە پێویستە بوترێت کە لە کۆتایی ئەم وەرزی بەرنمەیەدا کە 12 زنجیرەیە و ماوەی 3 مانگ بەردەوام دەبێت پرۆژەی کەسێک بە یەکەم هەڵدەبژێرێت و پشتیوانی دارایی دەکرێت و بە سەرمایی پرۆژەکە بە مەرجێک لە 1 ملیۆن دلار زیاتری پێویست نەبێت. ئامانجیان بەرنمەیە و پێشکەشکاری بەرنامە و خاوەنی سەرمایەکە کە شاسوع عەبدولواحیدە ئەوەیە کە پشتیوانی بیرۆکەیەکی تازە بکرێت تا چۆن وا بکرێت بیرۆکەیەکی تازە بێتە بازرگانیەکی گەورە و بە هاوکاری ئەو بیرۆکە نوێ لە تەنها بیرۆکەیەکەوە بگۆڕێ بۆ پرۆژەیەکی گەورە. ئەم جیاوازیە و ئەم هاندان و بەرەو پێشبردننی بیرۆکەیە لە کۆتا زنجیرەی ئەم وەرزی هەنگاوی یەکەم بۆ هەموو لایەک ڕوون دەبێتەوە. دەستان خۆش دەستخۆش بۆ ئەو راپۆرتە ئیستا بە لە یەکەم بەشدار بووە دەست پێ بکەین تاوان ناوەکان ڕێکخرا و بە پێوی کە پێشکەشکراوە یەکەم ناو هاوڕێ عەدنان دەستخۆش پێشەوەی تۆ کاک هاوڕێ قسە بکەی بە فیچەرێکی کورد لەسەر ئیشەکە و بیرۆکەی تۆ بینین و ئیمزاگەڕێنەوە بۆلات. من هاوڕێ عەدنان محەممەد لە دایکبووی 1989 دانیشتووی قەزای چەمسەماڵم لە سەرەتایی ئەڵاگەیاندنی پرۆژەی هەنگاوی یەکەمەوە من وەکو گەنجێکی ئەم وڵاتە وەکو ئەوەی کەوا بەرنامەکەم بینی و شێوازی ڕێکلامەکەیم بینی بڕیارمدا کەسێک من لە بەشدار بووە. پرۆژەی من بریتە لە دروستکردنی کارگەیەک بە ناوی کارگەی دروستکردنی بڕبوو. لە ئەنجامی گەڕان و سێرچکردنم ئەم پرۆژەی من لە پرۆژەیەکی گرنگە و نوێگەریشی تایە دروستکردنی کارگەیەکی بڕغوور لە هەرێمی کوردستان و عێراقیشدا بوونی نییە ئەمەش ئەکاتە مەرجی سەرمێنەری ئەو مەرجێکەوە هەنگاوی یەکەم ئەم بڕوانەیەکەوە ئێستا نمونەیەکی بەسیتن لە شتانێکەوە ئێمە هاوردەیەکەین لە دەرەوەی وڵات بۆمان دێ ئەمە ئەوانن کەوا ڕۆژانە لە وڵاتی ئێمە بەکاردێت ڕۆژانە و پێویستێکی هەمیشەیە بیرۆکەکەی من سەرەتا دێ جۆرە دەسی پێکرد و لە بەرنامەی هەنگاوی یەکەمە پەرەم پێدا و گەڕان و زانیاریم کۆ کردەوە لەسەر بیرۆکەکەم کە ئێمە خۆمان بتوانین بەرهەمی بڕغوو لە وڵاتەکەی خۆمانە دروستکەین. من دڵنیام کە پرۆژەکەی من پەسەند کراوە ئەوانش زانیوانە کە پرۆژەکەی من پرۆژەیەکی تازە و نوێگەریە چونەوە مەرجی هەنگاوی یەکەم بووە وە زۆری پشتە سوورم بەوەی کەوان پرۆژەیە ئینشاءڵڵا بە زۆر متمانە بەخۆبوونەوە هەوڵی سەرکەوتنە دەم و زانیاری و قەناعەت بە پێشکەشکاری بەرنامەکە بکەم کام پرۆژەی من زۆر مهمە. کاک هاوڕێ ئەگەر بە کورتی پێم بڵێ بیرۆکەی تۆ بریتە لە دروستکردنی کارگەیەک بۆ بڕغوو وایە؟ بەڵێ ئەگە خۆت لە دەمی خۆت تۆ چکەشەکەم بنووسی لامێ بزانم خۆت پێم بڵێ چی هەیە کە لێرەیان نییە تۆ دوێ پێم بڵێ لە بیرۆکەکی توە. پرۆژەکەی من بریتە لە دروستکردنی کارگەی بڕغوو بە هەموو جۆر و قەبارەیەک دیارە بیرۆکێت سەرەتا لە بەو جۆرە بۆم هات بیرمان لەوە کردوێتەوە کە ئێمە بتوانین هەموو بەرهەمانێکەوە بۆمان دێت لە دەرەوە هاوردەی نەکەن و خۆمان بتوانین ئینتاجێکی خۆمان هەبێت یاخۆ ئەو پێداویستەیەکەوە ڕۆژانە لە هەر ماڵێک بازارێک دوکانێک بەکاری هێنین خۆمان ئینتاجیکەین و گەنجانی وڵاتەکەی خۆمان گەنجانی خاوەن بڕوانامە و خاوەن ئەزمموی خۆمان بتوانین ئینتاجمان هەبێت بەرهەمێکمان هەبێت کە ئێمە ڕۆژانە بەکاری بۆیە بڕغوو یەکێکە لەو بەرهەمانەی لەو بەرهەمە ڕۆژانە هەمیشەیانەیەکەوە ئێمە ڕۆژانە پێویستمانە و ڕۆژانە لەگەڵە تەعاملەکەی هەر لە دروستکردنی هەر لە ماڵێکەوە هەر لە دوکانێکەوە لە کارگەکانەوە تەنانەت هەیکە لە سێنەسنایەکانیش کارگە پیشەسازیەکان دارتاشەکان هەموو ئەم جۆرە کەسانە بریتیشان سەرەکییان تۆ بیری لەوە کردێتەوە کە مامەلێکی بڕغوو چەندی تێچێت؟ بەڵێ بیرم لێکردو چەندی تێچێت؟ تقریبا 900 بۆ 1 ملیۆن دلاری تێدەچێت. بڕغووی ساردیا گەرم دوو جۆر معمەل هەیە بە پێوەی کە من ریسێرچم بۆ کرۆ دوای گەڕامێکی کانوەیە کە بڕغووی ساردە بە زەختوان دروستەکەیکیشان بڕغووی گەورەیە قەبارە گەورەیە کە ئارسنە و ئەتوێتەوە ئەوەی تۆ کامیانە وەکو بزانیت؟ ئەوەی من بڕغووی بچووکە بڕغووی زۆر گەورە نییە ئێمەڵێن بە هەموو جۆر و قەبارێک بەڵام زیاتریش لەسەرەوە ناکەیت کەەوە خواستی لەسەر لە هەرێمەکە ئێمە ئێوەشان هەیە
پێش ئەوەی شاسوار عەبدولواحید بڕیار لەسەر بیرۆکەی دامەزراندنی کارگەیەکی دروستکردنی بڕغۆ بدات ستافی بەرنامەی هەنگاویەکەم پێیان باش بوو پێکەوە ئەم راپۆرتە ببینن. زۆرێک لە کارگەکانی دروستکردنی بڕغو لە جیهاندا بەشێکن لە کارگەزە بەلاحەکانی ستیل و ئەلەمنیۆم کە لە سەرمایی دامەزراندنیان سەدان ملیۆن دۆلارە. لە زۆربەی وڵاتانی کارگە گەورەکانی دروستکردنی بڕغۆیان تێدایە پیشەسازی ئۆتۆمبیل و ئامێرەکان زۆر پێشکەوتووە. بەهۆیەوە خواستێکی زۆر لەسەر بەرهەمی بڕغو هەیە و لە ڕۆژێکدا 1 ملیۆن بڕغوی جیاواز لە یەک کارگەدا بەرهەم دەهێنرێت. بەهۆی زۆری بەرەمێنانەوە نرخی تێچووی بەرەمێنانی بڕغو لە کارگەزە بەلاحەکانی ستیل و ئەلەمنیۆمدا کەمە و بەهۆیەوە کارگەی بچووک ناتوانێت ڕکابەریان بکات لە ڕووی نرخەوە. قۆناغەکانی بەرەمێنانی بڕغو لە کارگەکاندا بەم شێوەیە. بۆ دروستکردنی بڕغو بە شێوەیەکی سەرەکی کێبڵی ستیلی کاربۆنی پێویستە، بەڵام دەکرێت مادە هەرزانەکانی تریژ وەک ستیلی لاواز و مس و نیکڵ و ئەلەمنیۆم بەکاربهێنرێت. بۆ دروستکردنی بڕغو کێبڵە خامەکە دەخرێتە ناو کارگەکەوە. لە یەکەم قۆناغدا کارگەکە بە درێژێکی دیاریکرا و کێبڵەکە لەت دەکات. کارگێکی گەورەی دروستکردنی بڕغو لە هەر خولەکێکدا لە نێوان 1500 بۆ 2000 بڕغو لەت دەکات. دوای ئەوەی کێبڵەکان شێوەیەکی دیاریکراویان وەرگرت ڕەوانەی حەوزێک دەکرێن. لە دوای ئەوە بڕغوەکان لە ڕێگەی فشارێکی زۆرەوە پان دەکرێنەوە بۆ ئەوەی پێچەکانیان دیاری بکرێت و ئامادە بن بۆ ناردنە بازاڕ. من تاوان بەگشتی ئەوەی کە ملاحەزەم کردووە لە بیرۆکەی تۆیە معمەلی کووامان لە هەرێمی کوردستانە نییە، بەڵام بەڕاستەکەی بەداخەوە لەم دۆخەی ئیستەی هەرێمی کوردستانە معمەل ئەو معمەلی کە تۆ بیر لێکردەوە ناتوانین منافەسەی بازاری خۆمان بکەین، بازاری دەرەوە بکەین، لەبەرەوەی کەمیەتێکی زۆر بڕغو بە نرخێکی زۆر هەرزان، حتا هەندێکیان هەیە 8 دانی بە 250 دیناری لەم پارەی خۆمانە، یعنی کەمێتێکی زۆر دێت بە نرخێکی زۆر کەم. ئەم ئیشە ئەگەر حکوومەت پشتیوانی نەکات، ئەگەر ئێمە بەگشتی لە هەرێمی کوردستان جێیەکیوان نەخڵقێنین کە دەستی کار هەرزان بێ و کارگەی زۆرمان هەبێ و لە بەرامبەردا کە ئەمەی ناو خۆمان مسۆگەر کرد اینجا وردە باج لەسەر باج و گومرگ لەسەر کەلوپەلە دەرەکیەکان زیاد بکرێ، ئەم جۆرە پرۆژانە سەرکەوتوو نابێت. لەبەرەوە زۆرم پێ ناخۆشە کە واڵم بەزە داوای لە بردن لەکەم و ئیشەڵا سەرکەوتوو بیت و بۆ چانسێکی بێت. زۆر سپاس، دووبارە سپاس بێەوە سەرکەوتوو بن. سەرکەوتوونیش بۆ بەڕێزاقەتی دەستە خۆشی. هیوادارم کاکە هاوڕێ و هەموو برادرانی تریش ئەمە وەکو باس بکردەوە، ئەمە تاوان یەکەم کەسە بۆ ئێمە بەسەر جارێکی دەکەمەوە. ئەمە من پێش بەرنامەکە بە برادرانم وتووە، بە هاوڕەکانم وتووە کە من بە کەڵکێم بەرنامەیە لایەن، لەبەرەوەی بەسەراحەت دڵم نایە، یعنی دڵی کەس پشکێنم و دڵش نایەت خوا نەخواستە قسەکەی من وابێ کە کەسێک بێ ئەمەلکەم، بەڵام بۆ مجاملە پێت ناڵم کاک هاوڕێ و تۆش ئەیبینیتەوە ڕۆژگاریشمان بینە. هەندێک جار ئەوە دیسانێڵەوە بۆ مجاملە نایڵێم، هەندێک کەسێک جار وایە پرۆژەیەکی هەیە ئەچێتە لای کەسێک باوەڕی پێ ناکە، سبەینێ ئەو کەسە لەوە سەرکەوتووترەوێت کە باوەڕی بە پرۆژەکەی نەبووە. دڵنیا بە ئەم بۆ مجاملە پێت ناڵم تۆ ڕەنگەی سەلای من مەسان پرۆژە عەقڵم نەیبڕی بێت، بەڵام ڕەنگە ڕۆژان شەڵا بینم تۆ لە من سەرکەوتووتری. کاتی خۆی کە بیرۆکەی گوندی ئەڵمانیم هەبوو 4-5 کەسە بوون لە سلێمانی زۆر لە من ئیمکانەتیان باشتر بوو، پارەی باشتریشیان هەبوو. بیرۆکەکەم بۆ باسەکردن هێناشم لەسەر پرۆژەکە سەر ئەرزەکە کەسیان باوەڕیان بە من نەکرد، تا دوای برادەرە باوەڕی پێکردن و گوندی ئەڵمانیمان دروست کرد و بۆ پرۆژەیەکی سەرکەوتوو لە دوای منەوە اینجا وردە خەڵکی سەری کردە سەر خان و بەرە و دروستکردنی پرۆژە. بۆیە دڵنیاتەکەمەوە ئیشەڵا داهاتوێکی زۆر باش لەبێ و سەرکەوتوو بیت. ڕێزی زۆر خۆشەویستین بۆ هەموو بینەرانیان ئارتیڤ. من وەکو پێشکەشکارێک لە پرۆگرامی هەنگاوی یەکەم لەگەڵتان ئابم. من لەگەڵ ئەو بەشداروانەیە گفتوگۆکەم کاتێک لەو دەرگایەوە یانە دەرەوە. هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداروان گرنگەوەیە نەوەستن. ئێستا شەشمان لای بەشداربووێت کە بەداخەوە یەکەم کەسە یەتە دەرەوە. با لەگەڵیا گفتوگۆ بکەین. کاکاوڕێ چۆنی کاکاوڕێ باشی دژی دەست خۆش. کاکاوڕێ یەکەم کەس بوویت و یەکەم کەسیش هاتیتە دەرەوانێ.
من زۆرم پێ ناخۆشە بەڵام ئەمە هەنگاوی یەکەمە هەمووان لەم دەرگایەوە کاتێک کە دەرناچن ئەبێ بێنە دەرەوە تۆ پرۆژەکەت زۆر جوان بوو بۆ گەنجان بوو چه هەستێکت هەبوو کاتێ بەشداریت کرد سەرتا سپاس بۆیە نافتی دوو بۆ بەرنامە هەنگاوی کەم بۆ کاکشە سوار کە توانێتی ئەم پرۆژەیە و کۆمەڵە گەنجان بتوانن لە بیرۆکانی هەنە دەری بڕن ڕاستە کە من پرۆژەم پێشکەش کرده بوو خۆم بە سەرکەوتووە زانم لەبەرەوەی لە 2600 پرۆژەیە پرۆژەکەی من وەرگیرا ڕاستە ئەمە هۆکارێکی گەواری هۆکاری دڵخۆشی منە ئەمە تەجروبەیەکە بۆ ژیانی من کە لێرەیان نەوەستم بیر لە پرۆژێتر بکەمەوە بیرۆ بکەمەوەکەوە لە شوێنەکان نەوەستم ئەو بیرۆکانی هەمە لەم بەرنامەیانە بۆ هەنگاوی دووەم بۆ هەنگاویشکە لێرەنا لە شوێنی کە جارێکی تر یاخود هەر لێرەوە ئاعتیادیە هەستێکی بەشداربوونم با ئێستا بچینە لای پرۆژەی دووەم ئاشنا عەزیز من ناوم ئاشنا عەزیز ساڵحە لە شاری سلێمانی بەشداریم کردووە لە بەرنامەی هەنگاوی یەکەم. پرۆژەکە بریتە لە نزیکبوونەوەی ئاژەڵ لە هاوڵاتیان لیان لە خەڵکەکانەوە بە تەسەوراتی من ئەم پرۆژەیە لە دوو طبقەوە زۆر نزیکە لە ئێویش کە مناڵ لەگەڵ مێرد مناڵ چونکە زیاتر ئەم دوو بەشە زۆر حەزیان لەوەیە کە نزیک بن لە ئاژەڵەوە قورسی تیا بەس خۆشیشی تیا ینی دوو لایەنە هیچ شتێک لە ژیانە یەک لایەنە نیە لەناو پرۆژەکەیە چەند زانیاریەکی ڕاست و دروست دەربارەی ئەو سەگانەی کە شۆ ئەکرێ عەرزەکرێ لەوێ تەمەنیان ژیانیان لە چ وڵاتێکان وەی هەموو پرۆژەیەکەیەکی ڕسکی خۆی هەیە و ئامانجی ئەوەش هەیە کە تۆ ببی بە یەکەم یا بچیتە فیناڵەوە دیارە خەونەکە زۆر لەوە گەورەترە بەتەنیا خۆم بم دیارە هەزارە های وەکو من هەیە کە خەونیان ئەوەیە مەسەلەن شوێنێکی وا هەبێ لە سلێمانی لەبەرەوە من تەسەوڕەکەم ئەگەر من سەرکەوتوو بم بەتەنیا خەونی ئاشنا عەزیز نییە خەونی هەزارەها کەسەکە تەمەنای ئەوەکەن پرۆژێکی وا لە ناو شاری سلێمانی بێ لەبەرەوە من تەسەوڕەکەم خەڵکێکی زۆر هەبێت تشجیعی ئەو بیرۆکەی من بکات. ئاشنا خانەگەر کورتەیەکم پێ بڵێ لەسەر پرۆژەکە. پرۆژەکەی من بەناوی دۆگزلاندەوەی لاندێکی گەورەیە بۆ ساگ ئەم پرۆژەی من جۆرەها سەگی بیانی و کوردی و لێکدرا و ئەگرێتە خۆی پرۆژەکەی من بریتە لە ناساندنی ئەو سەگانی کە لە دەرەوەیە یا لە ناوەی هەرێمە بە هاوڵاتیان بۆ چێژوەرگرتنی هاوڵاتیان بۆ بینینی جۆرەها ساگ ئەو پرۆژەی کە من باسیەکەم پرۆژەیەک نییە تەنها بۆ قەتڵ و عامکردنی حیوانات من دیوێکیکەی پرۆژەکە ئەوەیە کە چۆن هاوڵاتی نزیکەمەوانێ لە ساگ و چێژێکی زۆر تایبەت وەربگرن پێم وابێ لە ناو شاری سلێمانیە لە ناو هەرێمی عێراقا شوێنێکی وامان نییە کە تایبەت بێ بە هەوادارانی ساگ و ئێستا من خۆشحاڵم بەوەی کە هەستەکەم هەوادارێکی زۆر هەیە لەم وڵاتە بەڵام نەبوونی شوێنێکی واهی یان بیرۆکەیەکی واهی بۆ تە ڕێگریا بەربەز لە بەردەم ئەو کەسانی تۆ چۆنم پرۆژەی تۆ پرۆژێکی بازرگانی حتما ئەگەر ئەمە من پشتیوانی دارایی تۆ بکەم ئەو پرۆژەی تۆ پارە پیاکات 100% چونکە من ڕسکی ئەوەشم داناوە ئەگەر پرۆژەکەی من دوو سیزن ئەگرێتە خۆی سیزنێکی زستانی هەیە هاوین حتمما پرۆژەکەی هاوینی زیاتر شاملتر و چرتر ئەبێ چونکە بەپێ ئەو دیتێڵی ئەگەری شەڵا بکەمەوە فیناڵەوە باسی ئەەکەم کە چۆناهەیە ڕسکی ئەوم داناوە گەرم پرۆژەیە لە ئەوڵا سەر نەگرێ من بتوانم تەطعیمی کەم بەوەی کە ئاژەڵی کە بخەمە ناو پرۆژەکە بەوەی کە ئەگەرێکێک هەبێ هەواداری سەگ نەبێ هەواداری ڕەنە ئاژەڵێکی کە بێ بتوانم ئەکتیبی کەم بەشی پارە پیاکردنەکەی چۆنە من بەزۆم پێ بگەین ئێستا پارە پیاکەم ئەوەی من طبعاً ئەو لاندی کە باسی ئەەکەم لە ڕێگای طبعاً هاتنە ژورۆی ئەو کەسانەیە کەیەن بۆ ئەو شوێنەی من بۆ ئەو لاندەیە ئەو پارکە کە تەپاسیلێکی زۆر زۆریتیای خزمەت بە هاوڵاتیان و سەگەکەش ئەبەخشێ بەڕای من بەدەرلەوە ئێستا بۆ بە بزنسێکی عالەمی عالم ڕووی کردوتەوەی کە چۆن دوو ئەمە بەس بۆڵی جوان بەرە ئاژەڵ ئەفرۆشێت سەگ ئەفرۆشێت یا خەڵکێ لەوێ بە خێویەکە یا دای ئەنێ یا بەجێ ئەهێڵێ یا چییە بەس ئەوم پێ بڵە پارە پیاکردنەکەی لەکوێیە
من شوەیەکی گەوراکەم بۆ عرزانی کە لە دەروی خەڵک یەک سێریەکە. خەڵک یە سێریەکە و داتا و زانیاری دەبارەت بۆ ساگا مەسەرەن معلوماتی احتمالی ڕاستی هەیە دروست بیکرێت. و احتیمالی هەیە بیکڕێ بەدەرلەوە من پارکێکی گەورە هەر لەو شوێنەدا ئەنێن بۆ کەسانی کە خۆیان ئاژەڵیان هەیە لە ماڵەوە و ئیمکانەتی ماڵەوە ئەوە نییە کە ئەو سەگە بە حڕێتی خۆی هاتوچۆ بکاتیان بێت و بڕوە طبعا فکرەکە زۆر جوانە من هەمیشە لەگەڵ ئەوەیان کە پارێزگاری لە مافی ئاژەڵان کرێت لە برێ ڕۆژانە خۆمان لە هەموو کوچە کۆڵانەکان نایبینین کە پشیلە و سەگ و ئەنتر لە ئاژەڵەکانی تریش بێنادەکەون احتیمامیان ناگرێتێ لەسەر جادا بەڵام ئەوەی بزانم تۆ یەک دۆنمەدانەوە بۆ ئەم مەشروعە هەز ناکەی مەشروعەکە زۆر گەورەیە و داهاتەکەی لە مقابلی ئەوەیان نابێ حتما من یەکەم جار کە بیرم لێ کردەوە ئەوەی ڕاستی بێ بیرم لە ناو چاویلان کردوتم لە ناو چاویلان تەرفیهی ڕاز مەسەلەن یاریکردنی مناڵی تایە خواردنی تایە مەطعمی تایە بەڵام تەماعی ئەوە گرتمی کە هەندێک لەو پرۆژێ ئێشتا ڕۆحێکی مردووی تایە من ئەتوانم ئەو بەشێکی هەمال کراوە لە ناو چاویلان بەشێکی بۆ جاکەمەوانێ ئەرزەکە لە ئەرزی واقعی خۆتانە بەڵام من بەو پارەی کە ئەمەنێ ئەتوانم دیزاینێکی وا تەسمیمێکی واگەر ئەو مقدارێک کە ئێوە ئەمەنێ لەوەش کەمتر بێ بتوانم نەک لە تەفاسیلەکەی کەمەوە بەس بتوانم بە بچکۆلەتر دروستی بکەم و هەم ئەو چێژە بگەێنێ بۆ مانایی کە لە مشکی زۆر لەو کاتیەوەمانەیە بۆ هەمووینەکان ئەوە تەسەوڕەکەی ئەم پرۆژە کارەکەکات بێ پرۆژێکی بازرگانی بەس بە سەراحەیە خۆی بە نەکەمەوە بەڵام مشکلەکەوەیە بۆ معلوماتە پرۆژەکە و زۆر جوانە بیرۆکە و جوانە من شتێکی شەڵام ئەمە ینی خوانە خواستنەوێتە بە جیاوازی بینی ئافرەت و پیاو بەس کە سەیری پرۆژەکانەکەم هەمیشە ئافرەتەکان شتێکی جیاوازیان هەڵبژاردووە لە پرۆژەی پیاوەکە زۆر جا پرۆژەکە هەڵە بژێرێت جوانە بەقوەتە پارە پیاکات بەزە پرۆژە بازرگانیانە کەی بیستین هەمیشە ئافرەتەکان ناڵم تاوانەمە بە باسی بەراورد چەند پرۆژەیەکەم ئافرەت زۆر جار ئێستاکە دیقەتم ماوە ئێوە بیر لە شتێکەکەن و کێمە بیریش لێ ناکەنەوە ئەزانی بۆ تەسەوڕەکەم لەبەری بەشی زۆری بازرگانی ئەم وڵاتە هەر مجتەمەعەکە بەدەست پیاوەیە بۆیە بەردەوامێمە کە بیر لە کاسپێکەکەن و بیر لە خۆمانەکەن و بیر لە پیاوەکەن و بیر لەوەکەنەوە پیاو چیەکە چی ناکە خۆم حەزم لە چییە پرۆژەکەی تۆ زۆر جوانە بەس یەک ملاحەزە لەم تۆقیتیان نەبووە من لەم تۆقیتیان ناتوانم پشتیوانی تۆکەن لەم مەخسەم لەم ئەزمەی مالی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە یعنی دڵنیا بۆ کاتێک تر سەرکەوتووە بیت سواز بۆ تر پرۆژێکی دۆکسلاند بوو وڵاندێکی گەورە بوو بۆ ساک ڕسکی مخاتەرەی ڕبحەکەیان هەبوو نەک ڕەفزی پرۆژەکە بێ ئەو تۆقیتی کە ئێستا مەسەلەن بڵین هەرێمی پیاڕوا کێشەی ئەزمی مالی و ئەو شتانە ترسیێوان هەیە گە پارێکی وا بخرێتە ناو پرۆژێکی واوە ئەگەری ڕبحەکەی کەمتر بێت لەبەرەوە من ئەم خەونێکە هەمان لێرە بێ بەم بەرنامە بەدە لەم بەرنامە هەر جێبەجێ گرنگەوەی ناوەستی زۆر زۆر بەشداری بوونیشە گرنگ بەشداروێنە زۆر زۆر سپاس ناخە ئێستا ڕشتی عەلی
من ناوم ڕشدی علی سعیدە دەرچووی پەیمانگای تەکنیکی کەرکووک بەشی سارە ساڵی 91 حەزم کرد وەکو بیرۆکەیەک ئەو تای دیوانێکەوە لە جلوم هەبوو لە کوردستانیشا تایەکە بێ و ناوی کوردی پێ جوانکەین و ئەم بیرۆکەیە بۆ هات لەبەرەوەی کەرکووک ئێستا ئازادە الحەمدوللا شوێنی گونجاوی باشی بۆم دەستنیشان کردووە کە تێیدا کۆمپانیان دروستکەین بیرۆکەکەم لەوەیە ئێمە زۆردا بڵێن تای بەکارهاتوو فڕێ ئەدەین ئەتوانین ئەم تای بەکارهاتوو فڕێدراوەی وا ناو گەڕک و کۆڵانەکان هەیە دووبارە بیتوێنەوە و تای تازەی لە دروستکەوان بێتە داهاتێک و بۆ پاک و خانەی شارەکەشمان فرسەتێکە بێ بۆ دامەزانی 250 تا 350 کارمەند و مۆزەف تێدایە. کاڕشتی بیرۆکەی جەنابێت دروستکردنی کارگەی تایە ئاینەن پرسیارم بۆ هاوڕێ ئەو برادرە ئەزانی جوابەکەم چی بوو تۆ شتێکم پێ بڵێ کە جیاواز من پێش دەکەوم کارگە لە کوردستانە منافەسەی دەرەوەمان پێ ناکرێ شتەکانی دەرەوە هەرزانترەکەوێت سەبەبێکشتان پێڵم بۆی ئێوە ئیسفادەی لێ بکەن عەزێنێ بۆ داهاتوو هەمیشە و ئیشانەی ئێمە یەکەن ئیشی زۆ بچووکەکەین ئیشی بچووک تێچوونی زۆرە ئیمکانیەتمان نییە پاری زۆری تا سەرف ناکەین مثلەن فەلاحێکمان هەیە لە دەرەوە لە بروی قانونی ئیسلاحی زراعیمان هەیە بۆی هەیە فەلاح دەدۆنمی هەبێ دەدۆنمەکە بە هەر زەرعاتێ دوایی کە ئیفرۆشێتەوە تەماتەکە ساڵێکە خۆی و ماڵ و مناڵ و خاو و خێزانی پێوی خەریک بوون منافەسی تەماتی ئێرانی بۆ ناکرێت لە بروی بڕەکەی کەمە بەڵام ئەگەرێمە بین 1000 دۆنم بکەین بە تەماتە بە مەکینە و یەک دنیا ئەجززەی تەتەوەر بێنین ئیشی پێ بکەین تەماتەکەمان لە تەماتی ئێرانی هەرزانترەکەوێت بۆیە پێشەوەی ئەمە پێشکەوتم شتێکم پێ بڵێ نەڵێم معاملەکەی تۆ لەم ڕۆژەیە منافەسی دەرەوە پێ ناکرێت تەمان نێمە لە پێشودا شەریکەی دیوانی هەبوو کە تایی دروستە کرد تایی دیوانیتر بۆ قەمەرە بۆ پیکا بۆ کۆسەر ئەفۆن بۆ قەمەرە بۆ پیکا بۆ کۆسەر بۆ هەموو جۆرە سایەکان وای کردبوو کە بازاڕی تایازەمەکان کە لە بردستۆن و تۆیۆ و مشلن و ئەم نەوانە یعنی جێی خۆی هەبێ ساری بەردەوە نەبێ ئەغڵەبی وە زۆربەی هەوڵاتیان با بڵێن تا تای دیوانیە بۆسە تای مشلن و بردستۆن و تۆیۆ ئەمانیان ناکڕی و پرۆژەکەم شتێکەی تایە تەمان شاری کەرکووک تەمان لەبێ خزمەتی ئەو بێ پرۆژەیە تەمان ئێستا لە چەمچەماڵ پرۆژەی فاسی هەزە کراوەتەوە یعنی بۆ سارە لە پرۆژەکە منە عەفۆن پرۆژێکم دانەوە بۆ بڵێن فاسی هەزەی سیارەکە لە کەرکووک نییە ئێستا زۆربەی خەڵکی کەرکووک دەور پشتی دێن بۆ چەمچەماڵ بۆ فاسی سیارە بڵێن بۆ هەزەکردنی سارەنجا ئەگەر ئەمە پرۆژەکان مەخسەمێکشتە حەزکەمەوەم پێ بڵێ پێم بڵێ معاملە چەند تێچێت تایە بە چەنە فرۆشید و تای ئێرانی و تورکی بە چەنە تای ئەڵمانی بە چەنە دراسی ئەوت کردووە من ڕاستی بە تایبەتی ساوەنادم بەڵام بدەم بەردەوام تایی دیوانە کە تایەکی باش بوو بەکە خەڵکی بەگشتی بکاری ئەزانم دڵنیا بە ئەزان بەس من بەست یەکشتە دەبەر من دراسەم کردووە ئەزان معاملێکی تا چەند ملیۆن دۆلاری تێچ ینی ئیشێکی بچووک نییە دوایش کە ئەیکەی دیساناڵ عینە قسەی ئەوە بووەکە من حەقا هەمووتان بۆش هەموو پێڵم دیسان جایتر بۆ برادرانی تر کەبی لە پرۆژەیەکەنەوە دوو شتێ زۆر بەسیتە چونکە من نەمەوێت تۆ ئیسفادەکەی باوەڕ ناکەم تۆش بدوێ من پارێ بخەم شتێک و لە پاڵ دوومانە پارەکەم و زەرەکەین و پارەکە بفرێت معادە حسابی دوو شت بکەن چەندی تێچێت بە چەندی فرۆشی بە چەند ساڵ پارەکە دەرێنیتەوە ئەوە بەسیترین فکری بزنسە و لەوەش باشتر ئەفکە لەوەش باشتر بۆ دوێ سەرکەوتوو بێ پێڵێن مارکت ستەدی دراسەیەکی بازارم بۆ بکەن بزان بازار منافسەکانە بە چەنە ئەوی تۆ بە چەنە بێت بەڵێ بەنسبەت بازارەوە چۆن جەنابەت بە هەنگاوێکە بڵێن چاڤیلاندی دروست کرد ئەم پرۆژەی من کە ناومناوە پرۆژەی چاڤیلاندی پیشەسازی لە کەرکووک بیرای پرۆژەکەی دامناوە بە بەنزیخانەیەک و ڕێزە دوکانێک و محلێک
بڵێن بۆ فەحسی هەزا با بڵێن کە شاری کەرکووک داهاتێکی باشیش هەیە تەمان ئەو فەحسیازێ مەسەن دەور پشتی کەرکووک هەزا بە سۆسە پرۆژەیەکی تەقدیم کردوڵی کارگەی تایە ئەتایە بڵێ بەس ئەڵ تۆ چاوینادت بە هەنگاو دروست کرد هەموو پێکەوەی دروست نەکرد ئەوش من ئێستا کردووە لەسەر تایە بەڵێ پێشش کردووە بەس تایە ئەگەر شتێک ترم پێ ئەڵێ ئەبێ منش پێشتر خۆی بۆ ئامادە بکەم بۆی بزانم پرۆژەی تۆ باشە باش نیە مامەلی تایە پارێکی زۆری تێچێ بۆی مناقەشەکەشمان زۆر هی نەبێ کاڕژیان پێم وتیاڵم دووشتم ئەوە ینی ئەکیدم تۆ تاوان فکرەکە و معقولە دیسان شەو پێ دەڵێمەوە ئەمەش بۆ مجاملە نییە لە کوردستانە نییە ئەوەی مهمە تۆ بیری شەکر کردێتەوە کە لە کوردستانە نییە بەس دووشتە لەبیر چوە ناڵێن پێم بڵێ معمەلەکە چەنی تێچێ و تایەکە چەنی تێچێت ئەوە مهمە بۆی من بتوانم پێ بڵێم بزانم تایەکی ئێرانی هەرزانتەیە تایەکەی تۆ تایەکی ئەڵمانی هەرزانتەیە تایەکەی تۆ تایەکەی من هەرزانترە ئەخوا نابێت مثلا پەیوەندیە بارێککەوتن لە کارژیان ئەمە سەریکە ئەزانین چۆن من وەرەقم لە بەردەستە بەڵێ من پیاکی منطقیش بە منطق تعاملەکەم ئەو فکری تۆ پارە پیاکە مەمنونە بم یەکسەر پێش شەڵم لە بەرنامەکەشتا ئەیشی بینی سە برادانی تری دەڵێم ئەژون بە شەریکی پارەی شێمە معاملەکەکەم بۆ لەبری منش پارەم دەسەکەوێت یعنی بەهین تێمەگە من ئەزانم و معاملەی تۆ پارە پیان ناکە بە چ ساڵێتیش پارەکەی دەرناهێنێتەوە لەم دۆخی ئێستادی سانەوە لەبەر تۆ دراسە و بۆ نەکردم بە زیارمەتیم بە تۆ هیچ من نابەسەرەوەیە کە پێشتر مارکەسێکی بۆ نەکردنی بازاری ئەوە مهمترین شتە دووەم ئەوەیە پێش ئەوەی فکرێکم پێ بڵێیت بۆ هەم برادرانی تریا بۆ خەڵکی تر پێم بڵێ تێچی پرۆژەکە چەنە بە چەنی ژەگەڕێتەوە ئەمە گرنگترین شتیان پرۆژێت چونکە پرۆژەکەی بچوو من بدایە پرۆژەکەم لە دروستکردنی کۆمپانیایەکی فاسی هەزەوە لەگەڵ ئەو پرۆژەکە گۆڕاوە یەک دەقاربەتی بە کارژیان تۆ بۆ تا تەقدیم ئەوە ژیت بەس داوای لێ نەکەێت کارگەی دروستکردنی تایە یەکێکە لە پیشەسازیە گەورەکان و پێویستی بە نزیکەی 100 ملیۆن دۆلار و هەزاران کرێکار و فەرمانبەر هەیە. لە ئێستادا نزیکەی 455 کارگەی بەرەمێنانی تایە لە جیهاندا هەن و ساڵانە 1 ملیار تایە لە تەواوی جیهاندا دروست دەکرێت. زۆرینەی کارگەکانی تایە ڕێکەوتنیان لەگەڵ کۆمپانیایەکی دروستکردنی ئۆتۆمبیل هەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. قۆناغەکانی بەرەمهێنانی تایە لە کارگەکاندا بەم شێوەیەیە. لە سەرەتادا بۆ بەرەمهێنانی تایە چەند مادەیەکی خام پێویستن، لەوانە لاستیک، کاربۆنی ڕەش و چەند مادەیەکی کیمیایی تری جیاواز. لە سەرەتاوە ئەم مادە خامانە ئامادە دەکرێن، دواتر تێکەڵ دەکرێن و ڕێک دەخرێن و پان دەکرێنەوە. پاشان قۆناغی بنیاتنان دەست پێ دەکات کە لە سەرەتاوە تایەیەکی خام دروست دەکرێت کە پێی دەوترێت تایی سەوز. دواتر تایە خامەکە دەخرێتە ناو قاڵبێکەوە بۆ ئەوەی شێوەی خۆی وەرگرێت. لەم قۆناغەدا لاستیکی تایەکە لەگەڵ کبریتدا یەکتر دەگرن و ئەم قۆناغە زۆر گرنگە بۆ ئەوەی تایەکە تەمەنێکی درێژی هەبێت و خۆڕاگر بێت. دواتر فشارێکی زۆری هەڵم دەخرێتە سەر تایەکە و تایەکە دواهەمین قاڵبی خۆی وەردەگرێت. لە دوای ئەوە تایەکان بە وردی پشکنینیان بۆ دەکرێت و دواتر دەخرێنە بازارەوە. پرۆژەکەی تۆ ئێستا قوبوڵ نەکرا لە بە کۆمەڵێشت من نەمەوە بپرسم ئایا بەردەوامی بە پرۆژەکەتی؟ وڵی کاکە شاساروتی بۆ مەشروعی فاسی هەزەکە بەڵێ تەمانوتی تانی تەقدیم کەیتەوە وتم پختەی هەش دەرقم کردو بە وەرخە دام پێی وتم وڵاتەوە ڕقم مبارەکەشنەوە تەمان ئێوەش بەسپاسەوە پێشوازی باشتان هەوڵاتیان زۆر زۆر سپاس. ئێمە هیوادارین ئەو کەسانی کە پرۆژیان هەیە ئیسفادەیەک بکەن و چ پرۆژەیەک زۆر گرنگ بوو ئەو دروستکردن. بەشداربووی ترژی لە عومەر بەخێر بێ ژیلە خان. پرۆژەکەی من ناوی وردلاندا ئەو پرۆژێ پێکاتچە لە خواردن میوزیک جلوبەرێک زمان
کۆمەڵێک زانیاری تا دەربارەی وڵاتم بتوانین بیان هینی ئێروکانە کە خەڵکی بە ئاسانی بتوان سەردانیان بکەن. منیش وەکو تاکە حەزم دەکرد بتوانم سەردانی ئەو وڵاتانە بکەم. بیرۆکەکە لەوەی هات کە بتانم بە ئاسانی شتێکی زۆر بەدەست بێنم. پرۆژەکەم شازێکی جیاوازی هەیە کە شتەکە تا ئێستاکە دروست نەکرا و دەتوانین هەر کەسێک لە بۆ هەموو تاکە گونجاوە. هەدەفیم لە پرۆژەکە ئەو دەبێتن ئەو پرۆژێ تەنها لەسەر وەرەقە نەبێتن بی بەمە ئاستەچکە بیکەمە ئاستی کردداری. هەستەش زۆر خۆش پێ دەبەخشی کە بتوانین بزانین یەکە کیلۆ کەسانی جیاواز بوو سەرکەوتی لە بۆ ئاستەچیکە. بەرنامەکە یەکسەر بە شێوازێکی جیاواز دەرکەوت یەکەم جارە شتێک بەو جۆرە بیتن کە هانی هەموو تاکێک بداتن بیرۆکەی خۆی بڵاو بکاتەوە. ژیلەخان پرۆژەیەکی سیاحی هەیە بیری لێ کردوتەوە لەسەر ڕێگەی هەولێر بەحرەکە پرۆژەیەکی سیاحی بکە. ئەوەی بەلای منەوە تەڵعاً موهیمە وەکو بۆ برادران باس کرد جانبی بزنسەکەین بۆ باسکە بۆ تۆ هەستەکە ئەم پرۆژەیە سەرکەوتووە بێت لە هەولێر پرۆژەی تری باشی لێ لە ڕەواندز پرۆژەی لێ لە شەقڵاوە پرۆژەی لێ لە ناو هەولێر چەند پرۆژەیەکی لێ وانە بۆ ئەمەی تۆ جیاوازە بێلان و پارە پێیاکە. ئەوەی من جیازە بەوەی شتەکە تا ئێستا نەکرا ینی نزیکەی بابرێن دە وڵات کە کللتوریان بەهێزدا دەتاین کللتوری ئەو دەوڵاتی بە شێوازی بینا بهێنین بینایەکی بینین لە پارکەکی گەورە دایدنین هەر وڵات و بینای تابەت بە خۆی دەبی لەو بینایە خواردنگەیە شێواز پێشکەشکردنەکەی بەدەست بینایە بێ ئەرزێکی گەورەیە وەکو پارکەکی گەورەیە با بڵین بینایە بەش بەشە هەر بەشە لە بۆ وڵاتەکە لە وڵاتی میوزیکە هوەرە کللتورە جلوبەرگە زمانە وەستایە ینی ئەوانیان دیزاینی بینایەکە هەمووی جیاوازە کە سەردانکەرەکە دێتە سەردانی ئەویان دەکاتن لەوانەیە هەموو کاتەکەی بۆیە بەسەرباتن جارەچکە دەگەڕێت و سەردانی جێچکە دەکاتن ینی جیاوازە شتەکە تاستە نەکرا بینایەکان هەیە بووە بە ڕاستەکەی جیاوازە بەڵام دیسانە منوشلەی ئەزای چۆن باسم کرد ئەم 52 کە هەڵبژێراوە بۆ معلوماتان هەر 52تان شتی زۆر جوانتان پێشش کردووە بۆی شە هەڵبژێراوە ناو مجاملە نییە بەس ئەبێت ینی نقطەی تیا زعیفە کەمەش بەرنامەکان بۆ ئەو داناوکەی شڵات تۆش بۆ داهاتوی ئیسفادی لێ بکەی یعنی ئەوەی سە تقریبا تۆ چوارم کەسی عینەن قسە ئەەکەمەوە ئەبێت دراسی بازار بکەیت تۆ منافسەکانت چییە چەند کەس ڕۆژیەچێتەوە بیناکان چەندی تێئەچێت یعنی ژیلەخان ئەوە مهمترین شتە بۆی تۆ سەرکەوتوو بیت دوای دابنێ تۆ بە منطقی بکرێت وای دانیسە خۆ ملیۆنە دلار هەیە وانە یا 2 ملیۆنە هەیە ئەچی لە شوێنەکە سەرکی بۆ بینایەک نەزانی بە چیەگە مەشروعی تر کراوەوە لە هەولێر یا لە ڕەواندز ڕەنە 100 میلیۆن 200 میلیۆن دلاری تێچوو بێت ینی ئەتوانی منافەسی ئەو بکەیت تێچووی بینایەکان معنی بە شێواز دیزاینەکە دەبێت ئەمە قرار دەدەین کە چەندە گەورە دەبی چەندە گچکە دەبێت خەڵک بەزیە بۆ بینا تۆ خۆت خەڵکی هەولێری 150,000 دلاری لەوانێت تێبچیتن بینای بە هەموو شتێکەوە کە ئەمە ئەوەی دەکەین پێویستمان بە کارگوزاری بیانیە لە دەروی وڵات داهێنین کاتێک کە ئەوان دەینین علاقاتی نێودەوڵەتیمان دەبیتن لە ڕووی سیاسی و کللتورەوە لە ڕووی بازرگانی و زۆر پتە و بەهێز دەبیتن کە خەرکەکە سەردانی وێن دەردەکاتن لەوانەیە شتەکە زۆر جیاوازە دەتوانی فکری جیاواز لێ وەربگریتن ینی ئەگەری ئەوە هەیە زۆر طبعا من دەستخۆشی لێکەم من هەمیشە پشتگیری زیاتر لە ئافرەتەکانەکەم وەک لەکان فەرقێکی جنسەکە ناکەم بەڵام بەس بۆ ئەوەیە کە شانیان بۆ ئەوەیە کە پێیان بڵێن زۆر پێم خۆشە کە تا ئێستا بەڕاستی زۆر کەم ئەبینین ئافرەتێکمان هەبێت کە بزنسی خۆی هەبێت و پێگەشتی بێ لە بواری بزنسان لەبەر ئەوێ بەڵام وەکو وتیش تۆ هەلی کاریش کە ئەرەخسێنی لە پرۆژەکە تا پلانەکە دوایە کە لە دەرەوە خەڵکی بۆ بێنی ئێمە کە پرۆژەیەکمانەوێ ئەمانێ هەلی کار بۆ ئەوش حەزێک جوانە چونکە تۆ گەشتی کەلتوری وڵاتان بکەی خوان لە مۆسیقای خوانەزان خوان لە خواردنی خوانەزان مەگە بەس ئێمە بڵێ بیناکەیان بۆ دروستکەین بێگومان ئێستا تێچوی بینایەکە ئەوەن دێناوێت ئەگەر جاران کرێکارێک ڕۆژانەی 100,000 بە بەهۆی قەیراین دارەیە ئێستا ڕۆژانەکە بوویتە 30,000 ئەوە یعنی دەتانین ئەوەندە تێچوێکی زۆری نایە ئەگەر جاران ئەوەندە تێچوو بە ئێستا و تێچوی نایە لەبەر ڕێژێکی زۆر کەس بێکارە کە ئەمە لە دەرەوەی وڵات دایانهینین علاقی بازرگانی زۆر بەقوت دەبیتن کە ئەوان دەگەڕێنەوە ژیلەخان پرۆژەکە لە 100 ساڵ مجاملە و ناکەم لە 100 شتێکی ڕاست بێ من تا ئێستا بیرم لە شتیوان نەکرێتەوە یعنی تۆ نە عاقڵانەیە و ئەوە جوان بۆی چوی بەڵام ئەبێ ناڵم بیر بکەیتەوە بیر لە منافسەکانت بکەیتەوە
ئەوە بزۆزۆمەی بیر لەوە بکەیتەوە چۆن پارەکە دەرئەهێنیتەوە تۆ هیچ هەیە شتێک حەزەکەم بۆ هەموو ئەوانی تریش کە ئەوەی کە سێرمان کردووە یعنی هیچ تا ئێستا بەرچاوڕوون نین ئەمە زۆر گرنگە بەرچاوڕوون بین کە شاسوارش ئەتوانێت بڕیاری ئەوە باکە اینجا ئەو کاتە نقطە زعفەکانی شیان پێڵێن کە من شتە بزانم ئەمەلی تایە پێ دەڵێم یەکسەریتە سەر کورسێشینەکە شش حەو حەڵقەی ترمان هەیە لەسەر کورسێشینەکە پێ دەڵێن بە قوتی کە ئەو کاتە بزانین لەم 12 کەسای کێ پرۆژەکەی بەخۆ دەکە مهمەکەی لەوەیە ئەگەر من بزانم ئەوە نیە ئەو سەریم لێ دیارە ئەگەر پرۆژەکە فەشەل هینا با بڵێن خەڵک نەتوسەردانی نەکرد دەتایم پرۆژەکەی بکەینە جێجێ بەناو شاردا بڵاوی بکەینەوە یان دەتانی ئەگەر پرۆژەکە گەشتیاری زۆری لۆ هات بەشی دووەمی پرۆژەکە دەست بکەین بە فرۆشتنی کەلوپەل و دەستکردە بیانیەکان کە شتێکی جیاواز دەبێت دیسانەوە لەم مەرحەلەیە زەحمەت هەپارەکە اینجارە هەر لە مەرحەلەیە مشکلەکەی من خۆم لە قانونی ئیسمار زانم نە حکومەت ئەرزیە نە شارەی ئیستیسماری وەکو پێیزە چێتە پێشەوە یعنی سەختی زۆرە بێ لە داهاتوو لەکەوە ئێستا هینیشم یعنی دیسانە هەیە حرازم دڵم نایە ئەوە چوارم کەسە وەڵای داوای لێ بردنەکەم بەڵام یەک شت پێڵێم بەدەل لە پرۆژە و کەشتێکی عاقلانە بوو زۆر باش بوو زۆر بەلامەوە مهمە ئافرم بۆ یەکێک کە جەنابێ لە هەولێرەوە عەزەتی کێشەوە هاتووی بۆ ئێرە کە تۆ سەرباری ئەکیدم ئەو هەموو ڕێگری لەم وڵاتانە بەرامبەر ئافرەتان هەیە بەرامبەروی کە بەردەوام حەزکەین ئافرەت لە ماڵەوە بێ ئیش نەکاس نەبێتە خاوەن پارەی خۆی خاوەن بزنسی خۆی بیر لە شتێکی زۆر عاقلانە کردەوە لە دەروی ئەم بەرنامەیەش دڵنیا بە ئەگەر خۆ دویستە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەی ئەوەی بە ئێمە بکەوەکو گروپی کۆمپانیاکانی نالێ هەموو هاوکاریەکەیەکەین زۆر سپاس بۆ جەناب خانم لە هەولێرەوە هاتبووی سەرچاوان کاکەش داخیتەوە بێ زەحمەت ببوورە دەستخۆش خانم گەر بەخێر بێ زۆر سپاس پرۆژەکە چی بەسەر پرۆژێکی گەشتیاری بوو بەس بەهۆی باردۆخۆی ینی ئابووری وڵاتەوە ڕاستە من ئاگام لێ بوو لێرەوە سێرمەکردیم بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوان بوو بەڵام گرنگەوەیە تۆ نەوەستی وایە لە هەولێرەوە بەخێر بێ سەرچاوان زۆر سپاس سەرچاوان بەژێ بەرمو با ئێستا کاروان باوەدین لە هەولێرەوە پرۆژەکەی من بە ناوی مۆڵلاینەوەیە واتە مۆڵێکی ئلکترۆنی لە ڕێی ماڵپەڕێکەوە تەواوی ئەو کەرستانەی کە هاوڵاتیان پێویستیان پێبێ دەستەبەر دەکرێتن و
هەروەها ئەو هاوڵاتێک بیوێ شتێ بکڕێ دەچێتە نێو ماڵپەرەکەی ئێمەوە کلیک دەکاتن ئەو شتێک ئەوێ پارەکەی ئەدا لە ڕێی هێڵەوە دواتر لە ڕێی کۆمپانیەکانی ئێمەکە ئێمە گوێزەرەوە دادەنێن و ڕێی بە ئۆتۆمبیلی تایبەتیان پایسکردی ئامانتۆر پێی کرستەکە بۆی ئەگوێزینەوە ماڵەوە ئاسانکاریەکی زۆرە بۆ هاوڵاتیان کە لە ماڵی خۆی بە کلیک بەحکمیەوەی من لە 2008 من ئینتەرنێت بەکارێنم ئینتەرنێت وێبسایتەکان زۆر بەکارێن بە تایبەتی وێبسایتی ئەمەزۆن زۆر سەرنجی من ڕاکێشاوە کە ئەمەزۆن بیدایەتی کتێب تەنها کتێبی ئەفرۆشت دواتر شێوازەکانی گۆڕی کردیە هەموو شتمەکانی کە هاوڵاتی پێویستی پێە بۆیە من بیم کردەوە کە بۆچی کورد ئەمازۆنێکی وەکو ئامۆزۆنێکی نەبێ پرۆژەیەکی وەکو ئەمازۆنی نەبێ بۆیە من ئاماتم ئەوەیە پرۆژەیەکی وەکو ئەمازۆن دروست بکەم ئەمازۆن یان ئیبەیش پرۆژەیەکە وەکو ئەمازۆن بەڵام بچووکترە کە لە هاوڵاتیانی جیهان لە هەش وڵاتێک بن ئەتوان لە ڕێی ئەمازۆنەوە شتێ بکڕن مارکە بێ بۆیان بگوێزێتەوە ماڵەکەیان پرۆژەکەی تۆ مۆڵلاین شتێکم لەسەر خوێندۆتەوە شتێکی زیان پێ بڵێ چییە ئەمەی تۆ زۆر نزیکی کارەوە بەڵێ پرۆژەکەم بە ناوی مۆڵلاینەوەیە پرۆژەکەم نەکارگەیە زەوی پێویستە بە یاسایی سیسمار زەوی بەگریت پرۆژەیەکی زۆر بەسیت و بەڵام لە ناوڕۆکە زۆر فراوانە پرۆژەی بازارکردنی سەرفرۆشی بە خەڵک خوێندومەتەوە بەس با بۆ بینەرانەوە تاوان شتێکمان لەسەر تۆ حاضر کردبوو هەمومان بینیمان و بینەرانیش بینیویانە بەڵێ چۆن شتە فرۆشی بە خەڵک بەڵێ پرۆژەکەم بریتێ لە ماڵپەڕێکی گەورە کە داتابیسێکی فراوانی هەیە لەو داتابیسەیە هەموو شتێکی تێدایە لە پشت ئەم ماڵپەڕە کۆمپانیایەکی ڕێکخراو کە هەیکەرێکی ئیداری داڕێژراوی هەیە کۆمەڵێ شارەزا و پسپۆر کۆمپانیایەکە پێویستە بەڕێو بن بۆ نمونە شارەزای کارژێری کار شارەزای مارکێتینگ هەمووانە ئەزانم لە ڕووی ئیداری شەڵا گەرێمە فکرەکەی تۆم بەدڵ بوو لە ڕووی ئیداری و پێ دەڵم چۆن کۆمپانیەکەش ڕێخەو یارمەتی شێن بەس یەکشتم پێ بڵێ چی ئەفرۆشی چۆنی فرۆشیت هەموو شتێک بۆ خەڵک ڕوونکەرەوە هەموو شتێ فرۆشیت ئێمە لە دنیای خان و زەوی خواردن کۆمپیوتەر مۆبایل لە وڵاتی ئەمریکا ئەمەزۆن هەیە وێبسایتی ئەمەزۆن هەیە کە هاوڵاتیان لە هەموو دنیا شت ئەکڕن بێ کلیک بێ کلیک شت ئەکڕن و لە هەر لەسەر هێڵا پارەکەش ئەدەن بەڵام من بیرم لێ کردەوە لە ئەمەزۆنیش جیاوازتر ئەوەیە کە ئێمەی کوردستان لەوانەیە هەموو کەسێکمان حسابی باقیمان نەبێ بۆی شت بکرێت بۆیە بیرم لێ کردەوە کەسی نەخوێندەوار کەسی پیر و پەکەوتە هەموو شت بکرێت بۆ نمونە تەقلیدەکەی ئەوەیە لە ماستەر کارت پارەکە بدێت ئەگە کارتی بانقی نەبێت من بیرم کردەوە کە لە ڕێگەی باڵانسی موبایل ئێمە ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیەکانی تەلەفۆن بکەین کە باڵانس بگۆڕی بۆ بە تایبەت ئێستا ئاسیا حواڵە هەیە بەڵێ ئاسیا حواڵە و زیێن کاشش هەیە بۆ منە لە باڵانسیش دەتوانێت بیگۆڕی ئەگەر ئەو هێڵە تەلەفۆنە ئەوەی نەبوو عواڵی پارەی نەبوو دەیتوانانی ئێمە ڕێککەوی لەگەڵ کۆمپانیەکە باڵانس زۆر جواب نێمە شتەکان هەموو شتێ فرۆشی وانە هەموو شتێک خۆ دەیکڕی لە مەغزنێکا دایانی نەخێ اینجا دوای نێری بۆ خەڵک یا بەشتی کۆمپانیەکانی تر ساغکەیتەوە بۆ خەڵک ئێمە مارکێتینگ بۆ هەموو کۆمپانیەکانەکەین دوای کێ دیلیڤەریەکە کێ ئەینێرێ کۆمپانیەکە خۆی ئەینێریا تۆ بۆیانە بیت ئێمە گوێزەرەوەدا ئەنێن کۆمەڵی گوێزەرەوەدا ئەنێن بۆ تۆ چی لە کۆمپانیەکەی وەرەگرێوی بۆ مشتێک ئێمە گوێزەرەوەدا ئەنێن بۆ ئەو کۆمپانیانە هەر کەسێک داوای کرد بۆ ئێگوازین کاروان بەداخەوە کە ناچێتە دەرەوە یەکەم کورسیشین بۆ تۆیە چانسێکەیەن بەڵام ئەبێت بۆ بەرنامەکانی داهاتوو
باش سعیتیا بکە نقطەی زعفی تیای سم پێ ناڵم چییە بەڵام فکرەکەم بەدڵە لەبەری فکرێکی تازەیە بۆ معلوماتیش هەیە لە هەولێریش هەیە جەماعەتی خەریکن بەڵام ئەبێت تۆ شتێکم بۆ بکەی کە تازە بێت ئەبێ بۆم ئیسپاتی ئەم شتی تۆ تازە بێت تازە نەبێت سەرکەوتو نابێت لە کورسی شوێنی ئێستا وەرگر بەڵام بۆ داهاتوو 12 کەسن یەک کەستان سەرکەوتو بێ ئاگاو لێ بێت لەو بەشداربوانەی کارتونەتە دەرەوە یاخود بەشدار بوون تەنها یەک کەس ئێستا چۆتە سەر کورسی شین طبعا ئەگەر شتی تازەی تیاێن بە سەراحەت یعنی ئاتەن معجبم بۆ پرۆژانەگە تۆزە بیرۆکەیەکی تازەی تیابێ مەسەلەن من خۆمە زانم ئیستا بۆ نمونە لە هەرێمی کوردستانە قتار دروست کە لە بینی سلێمانی کەرکووک هەولێر دوهۆک مهمە بەڵام ملیارەها دۆلاری تێچێت ئەزانم بۆ نمونە برادێ بۆی نووسێکە لە پرۆژەکانی هەڵە شەریکێکی تێرانی کوردی دابنێ مەسەن کوردش ئێرلاین یا کوردستان ئێرلاین ئەزانم کە تورکش ئێرلاین هەیە بەس بڕۆ لە سەری بخێنەوە بزانە کە لە منطقەیە منافسێکی حەقیقیە و منافسێکی حەقیقی خطوتە عالەمیەکانە بزانە چەند سەد تیاری هەیە چەند ملیارد دلار سەرمایەکەیەتی تەڵام من ئەزانم کە منافسی ئەوم پێ ناکرێت بەڵام ئەوانی کە ئێوەش هەندێک کەسێ باسی کارگە ئەکا یا باسی ئیشێکی ترەکە هەندێکی کۆنە منی زانم بەڵام ئەکرێت زەلامەکە شتێکی تازەی تیا بکات و هەندێکیشی سەرباری ئەوەی کۆنە قەناعەتی پێکە کە پارە پیاکە تا ئێستا خەڵک بیری بۆ نەچووە فکری بۆ نەچووە بۆیە ئەمانە بە ملاحەزات بۆ خۆتانی وەرگرن جارێک تری لێمەوە نەک بۆ ئەم بەرنامەیەش بۆ هەشتێکی تری خۆتێکی ترتان بێ لە ژیانتانە بەردەوام بیر لە تازەگەری بکەنەوە ئەو شتێک کە تۆیەکی خەڵک نایزانێ پاش ماوەیەک تر پێگەن کە پێگەن تازە ئیسفادەی نییە سوودی نییە کاتی خۆی دیسان و من مەخسەم نییە باسی خۆم و خۆڵ کێشان باسی خۆمەکەم وەکو تەجروبەیەک بۆی گەنجی تر یا خەڵکی تر سوودم لێ بینێ کە هاتم بۆ سلێمانی گوندی ئەڵمایم دروست کرد خۆ گوندی ئینگلیزی لە هەولێر هەبوو مەشروعی سەکەنیز هەبوو بەس کەس نییە وێرا بێتە سلێمانی یا خەڵک عەقڵی بۆی ناچوو یا لە سلێمانی کۆمپانیایەک تر هەبوو حاڵەتێکی یعنی شخصی بوو تۆزە پارەی خەڵکوانە وەرگرت و پرۆژەکەی نەگرت بوو خەڵکەمی لەوە ترسا یان کامو هەش عیمارە شوقا کە مەیان کوڕێکی شوقا کرد لە سلێمانی چۆن تۆ شوقا ئەفرۆشیت سەرباری ئەوانە من هەموویم کرد تەحەدام کرد کە دوای هەش عیمارەکەیشم دروست کرد و پرۆژەکەیشم کرد و هەمووشی فرۆشەوە پارێکی باشم قەزانج کرد دیقەتی من 2007 ئەوم کرد اینجا لە 2010 و 11 و 12 خەڵکی تر سەری کردە سەر مەشروعی نیشتە جێبوون اینجا ئەو کاتش زۆر ئیسفادەی نابێت لەبەروی هەموو کەسێکە اینجا ئەرز بەرناکەوێت حکومەت ئەرز ناتێ اینجا ڕێنمایی زیاتر دانێ اینجا سعر منافەسەی زۆرترە بۆیە معادل تۆ کە شتێکەکەی بی لەوە بکەرەوە کە تازە بێ کاتی خۆی ساڵی 2002 تەلەڤیزیۆن کۆبووم لە بەرامبەر مەڵبەند ڕێستۆرانتێکم دانا ناوم نا نیویۆرک دیزانەکەشی سروزەر بوو خەڵک بەلایەوە عەجایب بوو نیویۆرک ناوەکەشی خواردن بۆ ماڵانەیە چون خەریتەی سلێمانیم لە شارەوانی وەرگر بە سیارە خۆمان سیارەیەک دوو سیارەمان دانا بوو یەکەم کەس بوو لە سلێمانی دیلیڤەری خواردنمە نار بۆ ماڵان شتێکی تازە بوو یعنی خەڵک بەلایەوە عەجایب بوو یعنی بەردەوام کە ئیشێکم کردی بێت حەزم کردووە شتێ بکەم کە تازە بێت بۆ سەرکەوتۆبی کە تازە بوو مجازەپەی تایە احتیمالە سەرکەی احتیمالە سەر نەکەوی بەڵام کە سەرکەوتی قازانجی باشەکەی چونکە خەڵکی تر بیری بۆ شتەی ئێوە نەچوو بە ئێستا کاک عوسمان ڕەسوول من عوسمان میراودەلیم لە سلێمانی لە بەرنامەی هەنگاوی یەکەم بەشداریم کردووە هەنگاوی یەکەم بە دروستکردنی پرۆژەی داوی دەست پێ دەکات لە سلێمانی ئێمە دەبینین کە لە هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە نییە ئەگەر هەش بێ زعیفە وەک لای هەمووان ئاشکرایە بە شێوەیەشی حتمی ڕۆژانە لە جۆری مناڵ و نەخۆش و بە ساڵاتوان پێویستیان بە بەکارهێنانی دایبیە. ئامانجمە لەم پرۆژەیەدا کێبڕکەی دابیە جۆر بە جۆرە جیهانیەکانیان پێ بکەم بە شێوەیەکی ستانداری عالەمی و دەمەوێت لە ڕووی سەلامەی میهنیەوە لەگەڵ جەوی هەرێمی کوردستان بگونجێن و مەبەستمە بە کەمترین نرخ بگاتە دەستی بەکارهێنەرە.
تاوان کاوسپان بیرۆکەی دروستکردنی کارگەیەکی هەیە کارگای بۆ دروستکردنی دایبی حەفازە هەموو قسانیتە لەسەر کارگە و معمل کردومەتەوە هەمووی گوێ لێ بووە چەندی تێ چێ بە چەندی سپاس بۆ کارمەندانی نارتی سپاس بۆ بەرنامەی هەنگاویەکەم بیرۆکەم بەلاوە زۆر گرنگە بیرۆکێکی جوانە هیوادارم سەرکەوتوو بن من ماسترم هەیە لە ئاماری هەناردەکەمی نەوتێرم کوردستان و لە زانکۆی سلێمانی میلاکەم بۆیە ئیشی من هەموو لەسەر ئەرقام و دات هەیە بیرۆکەم لەسەر نەزەرێ بیرۆکەم لەسەر پرۆژەی دروستکردنی پێداویستە جۆ بە جۆرەکانی منداڵانە بەڵام لە هەنگاوی یەکەم وەکو دەستپێک بە کارگەی دروستکردنی دابی دەست پێ دەکات ئەویش ئەو بیرۆکەی لەسەر ئەساسی تەخمینکردن و پێوانەکردنی ڕێژەی دانیشتوان و خەڵکی بەکاربەری دابیە لە هەرێم ئێمە گە سامپڵێک وەرگین لەسەر پارێزگای سلێمانی دەبینین پارێزگای سلێمانی پێک دێت لە 2 ملیۆن کەس لەم ڕێژەیە ئەگەر ئەقەلیت وەرگین لە سا 15 بەکارهێنانی ڕێژەی دانیشتوان لە جۆری مناڵ و نەخۆش و بە ساڵاچوان پێویستیان بەکارهێنانی دابی بێ ئەوە لەم ڕێژەیە 300,000 کەس ڕۆژانە بە شێوەیەکی ئاسایی دابی بەکارهێنێ ئەم 300,000 ئەگەر هەر بەکاربەرێک ڕۆژی 3 دابی بەکاربێنێ کە لە ماوەی 1 مانگدا وەرگین 27 ملیۆن دابی لە ماوەی 1 مانگدا لە پارێزگای سلێمانی بەکاردێ و ئەگەر یەکیش دابی چ دانە دابی تێدا بێ ئەوە 675,000 پارچە دابی بەکاردێت کەواتە بڕی پارەی فرۆشتن لە فرۆشتنی دابی لە پارێزگای سلێمانی بریتە لە 5 ملیۆن و 62,500 دلار ئەو پارە زۆرە بۆچی بڕاتە دەرەوەی کوردستان بۆ ئێمە خۆمان ئەو کارگەێنێنی لە هەرێمی کوردستان خۆمان تەشغیلی بکەین خۆمان کاری لەسەر بکەین تێچوونی دایبێکی شۆک بزانین فکرەکەی هەیە بێت چەندەکە ئێمە بە پێی ڕۆژانە مەعمەلەکەی دەکەین بۆ دەرخستەی کە دەرخستووە ئەمە هەمووی کۆی گشتی تێچوونی پرۆژەکە بە جیاز و بینا و قاع و هەموو شتەکان کە لە ئەندازارێکی وەکو جەنابمان پرسیوە 1 ملیۆن و 174,000 دلارە ئێمە بڕی لە ڕووی کوالیتی و لە ڕووی نەوعی جیازەکانەوە جیازی جۆرە زۆرمان هەیە بۆ نمونە جیازمان هەیە بە 348,000 دلار و جیازیشمان هەیە کە زۆر لەرە متەتەڵە خوا ببوورە حەزکەم جای بۆ شتانێتەوە کەم لێ پرسم چکە پرۆژەکەت هەمووی خوێندۆتەوە هەمووشم لای ڕقەمەکان تازە بووە باشە ببرە یەک بەس ئەزانم مادام تازە دوشتم پێ بڵێن ئەوە پێوت ملیۆنە کۆنی تێچێت تێچوونی دایبیەک چەنە ڕۆژانە یەک دابیان یەکیز دایب یەکیز کیسی چەنە هەر 20 یا 24 ئەوەی کەمە تەخمینیان کردووە پارەی کە بۆمان تەخسیس کردووە جگە لە پارەی مەشروعەکە و پارەی بڕی ماگانەکەی کە چەندە تێچوونی یەک پارچە دابی 2 دلار و نیو تێچێت کیسێک 2 دلار و نیو تێچێت ئێمە ئەگەر ئەو کیسدابیە بە کەمترین نرخ بگەینە دەستی بەکارهێنەران بە 6 دلار بیفرۆشین داهاتێکی یەکجار زۆر لە بازار بە 5,000 هەشمانە بە 38 دلارە هەزارە هەشمانە بە 4 هەشمانە بە 13 ئەڤەرێجێک بوون خەڵک معدەلە چە بوو هەرزانەکەگەیکی ئەگەر شتێکی گرانتری بێ چێ بۆ شتێکی ئەوە نیە هاتە مارکەیەکی ناساوتر ئێمە کە تازەین ئەوش هەر بنەمایەکی بزنسە کە تازابی ئەبێت تۆ کەمترین سارە هەبێت لە بازارە چەندە مهم بێ ئەشیاکە و ناتوانین بە گرانتی بێت بەرە خەڵک باوەڕ ناکاوی تۆ باشە ئەبێت تۆ معدل بە هەرزانی بێ بە هەرزانترین نرخ بیفرۆشی تاوا لە خەڵکەکەی ئەوەی تۆ بەکارێنێ لەو حاڵەتە تۆ بەکاربێنن دوای اینجا کاتا توانی گرانی بکەی ئەمە کە من پێ دەڵێم وەکو ناڵم وەکو ڕێیەکی من مەجنێ و ڕێی من ڕاست بێت بەڵام منش ڕێی خۆم نییە ئەفکاری بزنسە کە فێری بووم بە تەجروبە فێری بوو بۆ خەڵکی تری زانێت کە شتێکی تازە دروستەکەی وەکو ئینگلیزەڵە نۆوەی مەجای تیانە بێ هەرزانتر بێت ڕاست مەگەشتێکی زۆر زۆر مهم و تایبەت دروستکەی بەس کە منافست هەبووە بێ هەرزانترە تا خەڵک فێرەکەی ڕاست لە ناو دوکانەکانی سلێمانیا منایسە دوکانی تیا لای گوندی ئەڵمانی 24 دانە ئەن عفو 20 دانە ئەن بە 5,000 کابرا خۆی دڵنیا بە 3.5 کرێت خەڵک ناکرێت بەڵێ ئەزانم بەڵام ینی بەم فەرقەوە بەم فەرقێکی ئیستەوە یعنی فەرقەکەی هی ئەوە نییە هیەوەنێ تۆ 3 ملیۆن دلار بخیتە ئیشێکەوە کە نەزانین قازانجکۆ چەندە قازانجێکی زۆر زۆر کەمە سپاس بۆ داوای لێبوردن نەکەم دامەزراندنی کارگەیەکی گەورەی دایبی پێویستی بە سەرمایەی نزیکەی 5 ملیۆن دلار هەیە بۆ دامەزراندن کە توانای بەرەمهێنانی 100 ملیۆن دایبی هەبێت لە ساڵێکدا. بەهۆی توانای زۆری بەرەمهێنان کارگە گەورەکانی بەرەمهێنانی دایبی
پێویستیان بە بڕێکی زۆر لە مادەخامەکانی دروستکردنی دایبی هەیە. بەم هۆیشەوە ئەو ماددانەیان بە نرخێکی هەرزان تر دەست دەکەوێت. بە هۆکاری ئەوەی کارگە گەورەکانی دایبی ڕێژەی بەرەمهێنانیان زۆرە و کەرەستەخامەکانیان بە هەرزانتر دەست دەکەوێت، بۆیە لە بازارەکاندا بەهێزن و پرۆژەیەکی سەرکەوتون. قۆناغەکانی بەرەمهێنانی دایبی لە کارگەکاندا بەم شێوەیەیە. لە سەرەتادا مادەی قۆماشی هاڕا و پۆلەمێر و فایبەری شیتاڵی تێکەڵ بە 3 پارچەی جیاواز دەڕژێندرێنە ناو کارگەکەوە. لە دواتردا بە سەر ڕۆڵەرێکدا تێپەڕ دەبن بۆ ئەوەی هەر 3 بەشی پێگاتەی دایبێکە دروست بکرێت. ئەو 3 پارچەیە بەرەو بەشی ڕەخستنی دایبێکە لە کارگەکە بەڕێ دەکرێن و لەو بەشەدا پارچە پارچە دایبێکان دروست دەکرێن و ئامادە دەکرێن و دەنێردرێنە بازارەکان. نەوەرە وەلای من بگەڕێ. سەلام سەرچاوە کاوسمان یەکێک بووی لەو کەسانەیە کە لەسەر کورسی سووردانیشتی چه هەستێکت هەیە ئێستا؟ هەستێک تەبعیە تۆ دەچیتە هەر بابی منافەسێکەوە یا دوو ئەگەری هەیە ئەگەریان نەجاحەتی نەگەرەکان نەجاحەت نانی من تەمان لەو پرۆسەیە نەجاحەتم نێنە جا دیارە ئەمان لیژنەکە ئەو تەخمیکردنە لە حساوانە نازانن یان ئەو تا پرۆژەکەی من بەنسبەت ئەمانەوە گرنگە بۆ مهم نیە من بۆی بەژاری بەرنامەکە. بەڵام ئەوەش گرنگە کە تۆ لە 2400 کەسە پرۆژەیە یەکێک بووی لە پرۆژەکان کاتیتە تێرە وانە ئەوش بە خۆی گەورەیەکە. ئەمە نەمەوێ بپرسم ئایا بەردەوامە بی لەوەی ئەو فکرانیەت یا ئەو پرۆژانێک بۆ دروستە بێت بەردەوامە بی یاخۆ لە هەنگای یەکەم ئاوەستی لە ئینسان ناکرێن لە شتێکا سپوتیێن ئەمسا ڕاستی واسطە خوێنەوە پرۆژەی بێنیشی ژیان فێ لە هەڵدان ئاپەکردن بەس ئاسانەوە لە هەنگای یەکەمت پێ باش بوو؟ زۆر تەواهی بوو زۆر نۆرماڵ بوو. زۆر باشە سپاس بۆ دەکاتمان سەرچاوە زۆر سپاس بەجێ. مشکلەی کارگە چییە بۆ هەموو ئەم برادرانە و نازانەوەی کارگەی تری تیا بێت؟ یعنی ئاسانە بڵێ من کارگەدانم، ئاسانترین شتوێ بڵێ من کارگەیەکدانم، بەزەوەی کە قورسە چۆنی فرۆشیت، چۆن ساغیەکەیتەوە، ئەو بەرهەمە چۆن ساغەکەیتەوە، چۆن قەنەعەت بە خەڵگەکەی. بۆ نمونە مارکەیەکی دایبی هەیە ئیسە بەس لە NRT ساڵی وایە بای $5 ملیۆن یا $300,000 بەس لە NRT ڕکلامەکە. ئاخۆ سەرمایەکەی چەنە بێ بەس لە کەناڵێکی کوردی NRT $300,000 بەڕکلام وانە ئاخۆم شەریکەیە چەنە گەورە بێ، چەنە ئینتاجی هەبێ، معاملەکەی چەنە گەورە بێ. دیسانەوە پێم وتنەوە برادەرینامە هاوڕیان ئستفادەیەکی لێ بکەن لەم فکرەیە شت هەتا گەورە بێ کۆستی کەمترە بێ. بۆیە معاملە گەورەکان هەمیشە معاملە بچووکەکان قوتێن، بزنسە گەورەکان بزنسە بچووکەکان قوتێن هەڵیەگرنەوە. لەبەرەوە مەسەلەی کارگە و مەسەلەی ئەو بزنسانی کە هاوشێوەی هەیە ئەبێت لەو بەهێزتر بیت لەو کەمتری تێبچێت. با ئێستا چنە لای بەشداروەیەک تر کە دوو کەسم پێکەوە پێشەشیان کردووە ساکار لەتیف و نارین خان. ناوم ساکار لەتیفە لە شاری سلێمانی بەشداریم لە بەرنامەی هەنگاوی یەکەما کردووە. من نارین سەربەز لە سلێمانی لەگەڵ هاوڕێکەم ساکار لەتیف لە بەرنامەی هەنگاوی یەکەم بەشداریمان کردووە. بیرۆکەکەی ئێمە لەوەیە جیاوازە لە کەسەکانی تر کە ئەم بیرۆکەیە تا ئێستا لە ناو وڵاتەکەمانە نەکراوە و تەنانەت بیریشی لێ نەکراوەتەوە. ئەو پرۆژەی ئێمەژیانێکی ئەسب سواریە کە لە شاری سلێمانیە بە تەمای بنیاتی بنێن کاتە لە شارەکانی ترابوونی هەیە بەڵام لەو شارەکەی ئێمە هیچ بوونێکی نییە. جیازی بیرۆکەکەی ئێمە لەوەیە کە ئەم شتە لە ناو شارەکەمانە بوونی نییە و خەڵک زیاتر خودای ئەم جۆرە یاریانەیە. میوانخانەیەکی کولتوری بێ بۆی کە بتوانین بگەڕینەوەوانێ بۆ زمانی باو باپیرانمان و نەتوانین زێد و باو باپیرانی خۆمان لەبیر بکەین.
ساکارخان نارین خان جارێ کامتان ساکارن و کامتان نارین تۆ ساکار تۆش نارین بیرۆکەیەکتان هەیە ینی ئەسب سواری باشە لە چ شوێنە شوێنەکەتان لە خەیاڵە لە نزیک دەرەوەی شار نەک لە ناو شارەکەیە چکە ئەگەری پیسبوونی ژینگەکە هەیە چکە ئێمە ئاژەڵی تێدایە نەک شتی تر تۆز نزیکی ئاژەڵی تێدا نەک شتی تر بۆیە شوێنەکە نەک زۆر دوور بێت لە شارەوە نە زۆر نزیک بێت لە شارەوە شوێنێک بێت زیاتر گەشتیارانیش ڕویان تێ بکات بۆ زیاتر قازانجکردن ئەوەی ئەسب سوارەکە ئێوە خەڵک فێری ئەسب سواریەکەن ینی خەڵک فێرە بێت یان ئەس بەهێنین بێفرۆشین ینی بۆ خەڵک خەڵکێنێتیا بەخێریکە وانی ئەسب سواری ئەڵێنەوە وە بەکرێ دانیشی من بەس ئەو لەسەر هەموو مەشروعە سیاحیەکان ئەو کۆمنتم هەیە یعنی مەشروعی سیاحی ڕاستە شتێکی پێویستە و لە هەموو شوێنەکان مەفروزە هەبێ بەڵام داهاتێکی ئەوتوی نیە ئێوە تەسەورەکەن داهاتەکەی لە ئەویان لەو مقدارە بێکە ئێمە چاوەڕێکی من دڵنیام داهاتێکی ئەجگار زۆری ئەبێ لە بەروی شارێکی زۆر ڕوەکەنە شارەکەمانەوانێ و ئەسب سواری خۆی لە خۆیە کە لە خولیایەکی زۆری لەسەر و حەزێکی زۆریشی لەسەرە مەرج نییە ئێستا زۆر کەس بەبیستنێن بیرۆکەی بڵێ ئەمە تەنها بۆ کەسانێکە کە ئەیزان وان شارەزین ئێمە ئەتوانین زۆر کەسێ خولیایم جۆرە وەرزشەیە بەڵام ناتوانێت بەشداری بکات لە بەری لی نازانێت ئەگەر بەداتا پێم بڵێ بە ڕقم ینی یان بە تەخمینیش بێ پێم بڵێ کە تۆ تەسەورەکەی لە ساڵێکە داهاتێ هەبێ ئێستا ئەگەر ئێمە ئەسپێک بینینە ناو شاری سلێمانیەوە ئەسب جۆریەکی دەریهێنیتەوە بەڵێ ئەسب جۆری هەیە ئێستا ئەسپی عەرەبیمانێ ئەسپی ئینگلیزیشمانێ و ئەسپی کوردیشمان هەیە هێنانی هەر ئەسپێک نزیکی 1 ملیۆنە و ئەگەر بێت و ئێمە دە ئەسب بێنیت نزیکی 1 دەفتەر تۆ خۆت توانی ئەسب سواری بکەیت بەهۆی ئەوەی کەوا بەهۆی ئەوەی کە شتێکی وا لە سلێمانیانە دەکوێ بزانین خۆتان تا ئێستا ناتوانن باشە خۆتان فێرن باشە یەک شتێک مەرج نییە ئێمە تەنها داهاتەکە لەسەر ئەسب سواریەکە بێ ئێمە لە تەنیشتیا چەندین چێشخانەی بچوو دەتوانین بکەینەوانێ و کابینێش بین بەکرێ بۆ بەکرێدانی ئەو گەشتیارانی کە ئەمێننەوە ویانەوێت لە ناو یانەکە بە بەردەوامی بمێنەوە ئەو گەشتیارە بیانانی کە ڕووەکەنە شارەکە دەتوانن کابینەکانیان بەکرێ پێ بدەین و چێشخانەیش کە خواردنی تێدا پێشکەش بکرێت پرۆژەکە تۆزێک خەوە ینی چۆنڵی خەو مەبەستمانەوە نییە کە حەزی دوو کەسە کارێک لە ئێمە حەزمان کردووە کە پرۆژێک دروستکەین هەڵمان بۆیەوە کە دروستیکەین لە ئەنجامە بەڕاستی ینی لە کۆتاییە جەنابە بڕیاری بووی کە چۆنە من شخصی خۆم ئەگەر بتوانن بە شێوازێکی باش مارکە ینی بزنسپلانێکی باش پێشکەش بکەن تێچووی باش هەموو شتەکان بەرچاوبوون بێ چەندی تێ ناچێت چەند پێیاکە ئەوە ئەو کاتە ینی بن هەستەکەم لە داهاتوە مادام خۆتان بزنس پلانتان ئامە لەگەڵ شارەزا لە بوارە قسەمان کرد بۆ نەیسیانە هەیە لە هەولێر ئێمە دوێن شەو پەیوەندیمان پێکردن لێمان پرسیون کە چۆنە ئەنی پێیان وتوین کە داهاتێکی باشی هەیە قەینا بەخوازی لێ بێنە تازە بەس بۆ پرسیشین فکرەکەتان قبوڵە فکرەکەتان قبوڵە لەبەر فکرەکەتان قبوڵە لەبەر چەند سەبەبێ لەبەروی ئیسە باسیەوەم کرد ئیشی تازە هەمیشە پارە پێیاکە مادام منافستان نییە احتیمال هەیە پارە پێیاکە بەڵام یەک چانستان ئێمێ بزنس پلانێک بۆ حاجە چاوەڕێەوە بوومدێنە دەرەوە وا قسەی کرد کاک شانسمان خەڵک فێرەکەن بە چەندی فرۆشن هەموو شتەکانی خانمەکان زۆر ئاجان کاک کارزان جاسم ئەوە دوایە بێ کەفتان دانیشن چکە ئێمە نابزانین کورسێکی ترە هێنین دوایی لەبەرەی 12 کورسێ 12 کەس هەڵەبژێرین ئەوانەی کە دوو کەسن حلێکی ترێ دۆزنەوە یا دوایە توانێکێکتان لەسەر هێنی جمهور دانیشت بەستە قەیناکە نیکەم بەشڵ کاک کارزان بەس پێشەوەی ببوورە جەنابە قسەکەی بە ئەو راپۆرتەکەی بین لەسەر بیرۆکەکە و ئینجاگرێنەوە من ناوم کارزان جاسم محەممەدە دانیشتوی خەڵکی بازیانم تەمەنم 31 ساڵە من بۆ مدەی چەندی ساڵە بی لە پرۆژێکەکەمەوە کە ئەم ژینگە پیسە لە کوردستان نێڵم ئەم بیرۆکەیە بۆ ماوەی نزیکەی 4 ساڵە بێن بیرۆکەم بۆ هاتووە
ئەوش بۆ هی چەندی جار بە سیارات و چۆمە کرد چەندی شوێنمەبینی ئەو خاشاقیان ئەسووتان و ژینگەی بە تاوەتی پیسە کرد تا ئێستا نەبێت بۆ مەتا لێرە کەسێک نییە ئەم شتانە بگوازێت یان شتێکی لە بەردەما هەبێت کە ئەم پیسێ نەیەڵێت مەبەستی من بۆم بیرۆکەیە یەکەم سوودی گشتی عامی هەیە دووەم سوودە گشتی عامەکە چییە تۆزە بووم لە کارەبات بۆ هەموو کەسە دابی نەکات ئاوی چاڵک بۆ خواردنەوە توانی بەکاری بێنیت تەنانەت ئەتوانی بۆ تەمەنی سیارە بەکاری بێنیت ئەوە دوای ئەوەش یەکێ زیانیشی زۆرە لەم حاڵەت ئێستا بووم کە بارانە بە ئەو ئاوێت لە ژێر زەویوە زەویەکانی دەورە پشتی هەمووی تووشی کارەساتەکە پێی بەقوت نابێ عەرزەکەن دوایەوەش ئەچێتە ناو ئاو ڕووبارەکان هەمووی تووشی ژەهراویەکە کارزان بیرۆکەکەتان لە بەردەستمە خۆت شتێکمان بۆ ڕوونکەرەوە و راپۆرتەکەشمان بینی زیات هەیە زیای من ئەوەیە تەنها ئەوەی کە لێرە نەنووسرابێ و شتێکی زیاتر بێت زیاترەکەی من ئەوەیە تەنها سوودی ئابووری هەیە سوودی ژینگی هەیە ئەدە سوودە ئابوووریەکەشی ئێمە ئەتوانین ئەوتە لە بەردەستانەیە کە ڕێژەکەی چەندێکە ئێمە ئەتوانین بە کوردی بە باسیکەین باوی ئیسانۆڵ ئەتوانین لە سەعاتێکە 22 تن لە یەک سەعاتەکە بیکەین بە 300 لیتر 300 لیتر لە یەک سەعاتێک کەواتە لە ڕووی مانگەوە 36 میلیۆن لیتر پەیدا دەکەین و لە هەمە کاتیشە دەتوانین ئاوی چاڵک بەدەست بێنین کە دەتوانین یارمەتی دەریشە بێ بۆ ژینگە لە هەمە کاتیشە دەتوانین لە ڕووی سەرمایەکەشەوە نزیکەی 200 میلیۆن دلاری تێچێ بۆ دوو وێزگا بەپی ڕێژەی دانیشتوان دەتوانین دروستی بکەین و داهاتی ساڵانەکەشی 70 میلیۆن دلاری ئەمریکیە هەزان بەڵام پارەکە من وەکو پارەکە کێشەم نییە مز ئەو بەس ئەو نەمێ عەرزەکە بۆ کێشەی پرۆژەکەی ڕۆژێ تۆ تەخمینی کردوڵی 200 میلیۆن دلاری تێ بەڵێ ڕەنگە زۆر لەوەی زیاتر بێ ئەو پرۆژێکی زۆر گەورەیە یعنی و بۆ معلوماتە ڕیسایکلین هەیە لە کوردستان چەند پرۆژێ هەیە دەستیان پێکردو شان کردووە بە ئیژەزان متەوان بڵێن جۆرێکی جیاوازە پێشەوەی شاسوار عەبدولواحید بڕیار لەسەر بیرۆکەی دامەزاندنی کارگێکی ڕیسایکلین بدات ستافی بەرنامەی هەنگاوی یەکەم پێیان باش بوو پێکەوە ئەم راپۆرتە ببینن. پرۆژەی کۆمپانیایەکی ڕیسایکلین بۆ دووبارە بەکارهێنانەوەی زبڵ و خاشاک یەکێکە لە پرۆژە گەورەکان و بۆ سەرکەوتنی پێویستی بە سەرمایەکی گەورە هەیە. لە سەرەتادا بۆ دەستپێکی پرۆژەکە پێویستە نزیکەی 300 میلیۆن دلار و زەویەکی بەرفراوان دابین بکرێت بۆ ئەوەی بتوانرێت ڕۆژانە 1500 تۆن زبڵ و خاشاک لەو پرۆژەیەدا ساغ بکرێتەوە. لەگەڵەوەشدا پێویستە ئەو کارگەیە ڕێککەوتن لەگەڵ کارگێکی تری بەرەمێنانی کەلوپەل بکات بۆ ئەوەی ئەو مادە خامانە دووبارە بەکار بهێنێتەوە. لە هەرێمی کوردستان کارگەی گەورەی پیشەسازی بوونی نییە تا بەرهەمەکانی کارگەی ڕیسایکلینەکە لە بواری پیشەسازیدا ساغ بکرێنەوە و دووبارە بەکار بهێنرێنەوە. کارگەکانی ڕیسایکلین لە ڕووی ئابووریەوە پرۆژێکی سەرکەوتوو نین و لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێک لە کارگەزە بەلاحەکانیش مایەپووت بوون بەهۆی پاشەکشەی پیشەسازی لە وڵاتی چین. یەکێکی تر لە ئاستەنگەکانی ئەم کارگەیە دەستکەوتنی کڕیارە بۆ ئەو مادە خامانەی کە لەو کارگەیەدا بەرهەم دەهێنرێن. دەستکەوتنی کڕیار بۆ بەرهەمەکانی ئەم کارگەیە لە هەرێمی کوردستان ئەستەمە. بازنەی کارکردنی کارگێکی ڕیسایکلین بەم شێوەیە دەست پێ دەکات. ئەو کەلوپەلانەی لە ناوچەکانی زبڵ و خاشاکدا فڕێ دەدرێن لەلایەن ئۆتۆمبیلەکانی کۆکردنەوەی زبڵ و خاشاکەوە دەگوازرێنەوە بۆ کارگەکانی ڕیسایکلین. لە کارگەکاندا مرۆڤ و ئامێرەکان پێکەوە زبڵ و خاشاکەکە لە یەکتر جیا دەکەنەوە. لە سەرەتادا مادە کاربۆنیەکان جیا دەکرێنەوە کە بە ئاسانی دەتوانرێت دووبارە بەکار بهێنرێنەوە. لە دوای ئەوە کاغەز و ڕۆژنامەکان پێکەوە کۆ دەکرێنەوە. پاشان پلاستیک و هاوشێوەکانی کۆ دەکرێنەوە. اینجا قۆناغی جیاکردنەوەی شوشە دەست پێ دەکات. بەهۆی ڕاکێشانی موگناتیزیەوە مادە جیاوازەکانی ئەلەمنیۆم و ستیل لە یەکتر جیا دەکرێنەوە. لە دوایەوەی هەرێکێک لە مادە جیاوازەکان بۆ بەشە جیاوازەکانی کارگەکە بەڕێکران لە دواتردا بەرهەمە جیاوازەکان دەهاڕێن یان دەتوێنرێنەوە و مادەی نوێیان لێ دروست دەکرێت. ئەو مادە نوێیانەی دروست دەکرێن ڕەوانەی بازاڕەکان دەکرێت. بەڵام بەڕاستی پارەکەی زۆرە و داوای لەبوو نەکرێت.
ینی هیوانێ کە لەم بەرنمەیە بۆ برن. کاکارزانی شاتە دەرەوە وایە کاکارزان کاکارزان حەپەساوە بۆ ڕزگارە بوو پارەکان بۆ پرۆژەکە دەوانە گەورە بوو زۆر ئاگام لێت بوو پرۆژەکە زۆر گەورەیە زۆر گەورە بوو بەس من پێویستم بە پاری ئەمان نەبوو بەس ئەوم ویست عەرزێکم بۆ دابین کاتتەوە کاتە تۆ بەس ئیشت بە عەرزەکەیە ئیشم بە عەرزەکە ئیشم بە پارەکەی نەبوو باشە من پارەشێکەکەی دابین وەک کاتی ئەمایە بخۆی باشە تو ێستا لە هەنگاوی یەکەمە بڵێن هاتی لە 2400 کەسەکە هاتی کەسە کورسی سوورەکە ئەو بۆ منە ئەو بۆ تۆ هەموو شتێک بوو بەردەوامە بیت بڵێ هەوڵدان مادووبوون بەردەوامی زۆر باشە کەواتە ناوەستی زۆر زۆر سپاس کاکارزانگان سەر چاوان بژی. با ئێستا چنە لای بەشداربوویەکی تر کاک محەممەد فاتح. من محەممەد فاتحم لە شاری سلێمانیەوە بەشداریم کردووە لە بەرنامەی هەنگاوی یەکەم. پرۆژەکەی من پێگاتووە لە شێوازێکی نوێ لە بازارگەری ئۆنلاین کە لە ڕێگەی وێبسایتەکانەوە کرێ و تێدا سەرجەم مۆڵەکانی کوردستان دەتوانن بەشدار بن لەنێو ئەم پرۆژەیەدا و دەتوانن خەڵکی سوودمەند بن لە وەرگرتنی سەرجەم کاڵاکان کڕین و ئاڵوگۆڕکردنەوەی کاڵاکان بە شێوەیەکی ئۆنلاین بەبێ ئەوەی کە کڕیاران هیچ بڕەپارەیەک لە پای گواستنەوەی کاڵەکانیان بەدەست بێنن. سەرکەوتنی پرۆژەکەم دیارە هەموو کەس هەر یەکێک لێمەکە بەشداری کردووە لەم بەرنامەیە و ناومان هاتوۆتەوە. یەکەم دەستکەوتێکی مادی باشە کە بتوانین یەکەم شت کارکردنیی نوێ ئەزمونێکی نوێ لەگەڵ کۆمپانیایەکی گەورە دیارۆک و کۆمپانیای نالیا. دووەم دەستکەوتێکی مادی باشە. سێمیش توانین خزمەت بە چواردۆری خۆمان بکەین بۆی کە توانین هەلی کارێکی باش بۆ چواردۆرەکەمان بڕەخسێنین. بەڵاتان تۆ خۆت کارمەندی نارتی دویت بڵێ لەبەرەوە خاترێ ناگرین ئەزانم بەخەوە زۆرم پێ ناخۆش بێکەم بەرنامەشم ناش پێ ناکە فەرموو ئەگەر ئەکیید بە شتەکە شتێکی تازە بێتوانە دڵنیا بێنی بینەر خۆی دوای حکومیا و منیش ینی نەموڕعاتیەوە کەم لەبەری تۆ لێرەیت و نە
بڵین لە بەرەوەی لێرەی من غەدەی لێ بکەم هیچیان ناکەم دڵنیام پرۆژەکەی من هاوشێوەی ئەو پرۆژەی یەکەم کورسی شین بوو کە بەڕێز جاو کردەوە شێوازێکی نوێ ئەوەش هەمەیە بازارگەری ئۆنلاین ئەم شێوازی کە من حەمە زۆر لە کولەشە ترسێ فۆبیای بە کولای بیرۆکانی کە ئێستا هەیە ئەوەی کە ئیشی لەسەرەکرێ و ئەوەی کە تەسۆڕەکەم بە تەماشەویکە چکە ڕەنگە ببینم نافسێکی گەورە یەکتری ئەگەر بێمە کورسی شینەوە ئەوەی کە من دامناوە خۆی وا داناوە بچێتە سەر کورسیشی باسی بازارگەری ئۆنلاین ئەکرێ بەڵام کاتێکە کاڵایەکە فرۆشتێ و لیڤەرەکرێ بۆ شوێنێکی کا موبایلەکە بەجۆیە نە ئەم فەرعانە فەرعی سەرەوتر خواروتر ئەملا ئەولا هەتا ئاگاتە ئەم شوێنە من لەم پرۆژەیەکە دامناوە ئەوەم لە کۆڵ کردوتەوە ینی شتێک نەماوە بە ناوی تەلەفۆن لە بینە بۆ کە بگاتە شوێنێگات دیلیڤەری بەکارێتەوە شتێکی هەیە ئەتوانین بیکی ڕێکەڵی گۆرانیمان بووە طبعاً ئەو دیتێڵی شێوازی ڕێکوتن لەگەڵ ئەو مۆڵانی کە ئەیکیت ئەویان ڕەنگە دواتر بتوانم شی بکەمەوە بەس ئێستا توانی هەندێکگەر بۆ معلوماتشتانەگەن دەشت هەیە بیرۆکەیەکی زۆر تایبەتی پرۆژەکەتانە سوور ئەزان هیچ کەسێکتر نەیزانێ ئاعتیادیە توان لەسەر تەلەڤیزیۆن باسی نەکەن دوایی بەگەتوانم خۆم باسیکەم دواتر ئەم بیرۆکەیە شتێکی تایبەت بوو ئەمان تایبەتە زۆرێک ئەتوانی ئێستا بەڵام بیری لێ نەکردوتەوە لە ڕاستیا خۆی ئەوە بێتە کورسی شینەوە یعنی هاتوونەتە ناو بازنەی پرۆژەکە و بەرنامەکەەوە پێویست هەمووی باسکە ینی ئەزای بۆ لەبەروی کە چونکە هاتوو پرۆژێک تەقدیمەکە و لە ئاخیریشا کاک محەممەد خاوەنی پرۆژەکەی و خاوەنی بیرۆکەکەیە ئەگەر بێت ئەگەر بێت تاوانێمە پێشتر لە سەرای بەرنامەکەشان ساوە پێی قانونی یاسایکی تایبەت لە یاسای عێراقی کە ئەگەر غەڵەت نەم یاسای زانم ژمارە 65 هی باسی کۆپیڕایت دەکات یا بەرای اختراع ئەوە ئەکی دەموو کەسەکە لێرە قسەیەکە ئەو فکرەیەکی خۆی بەس بە شەرتێ ئەگەر لە هەموو جیهانە نەبێت نەکە لە عێراقشە لە هەموو جیهانە نەبێت دوای بۆی هەیە داوای یاسایی لەو قسە بەڵێ داوای یاسایی تۆمار بکات و ئەگەر فکرێکی توان بەکارهێنا بەس بە هەر حاڵ تۆ ئەوەی کە ئەتوانی لێرە باسکەی بۆمان باسکە بەس تۆزە بە کورتی عەزەمێ زۆر باشە تۆ خۆت چ شتێکیە لەسەر پرۆژەکە کە نەتزانی بەم بۆی کە من لەسەر بۆ باس ئەوەی کە من بەکارێنم یەکێک لە شتەکانەوەی کە لە هەر شوێنێکا داوای ئەم کاڵایەکەی پێشتر ئاگادار کرایتەوە بە نووسیرایەک لە دوایەکە کاڵاکەی خۆی اختیارەکەی هەم لە سایز ئەم لە ڕەنگەکان هەموو شتێک ئەوانی کە جیاکەیتەوە لە فەقڕێکە ئاماژەی پێکراوە لە نووسینەکەی ئەوەیە کە پێ دەڵێ ئەتەوێت کاڵاکە و بگوێزرێتەوە بۆ چ شوێنێک بە بێ بەرامبەر ئەمە شتێکی زۆر جیاوازە ئێستا بۆ منە شت ئەکڕێت بەڵام پێویستەکە کە هاتە بەردەرگا ئەو کاتە بۆ منە پارەی تەکسیەکەشی لێسەن بەس کڕیار لەم وەلە ئەم پارەیە نایەت ئەمە پارێکە ئاگەڕێتەوە بۆ دوای ئەوە ئەم پەیوەندی تەلەفۆنەش زۆر سەرف ناکرێت لەم بینەیە چێکی نەکات و ئەتوانێت ئەگەر وازەح نییە بۆ وڵای حەمەدیان ینی بیرۆکە و معقولە ئەتوانین لە بەروی تۆک و لە خێزانەکەی ئەنارتی دوی خۆمان بەدەل لەم بەرنامەش دەتوانین هاوکار بکەین بەس حەزکەم کورسێشینە بۆ یەکی تر بێ کە لە دوورەوە هاتووە زۆر باش حەما حەما چۆنی وەرە لامەوە وەرە قەینا هیلاکی دانیشە میوانی من بە حەما تۆرە پێشەوە ئەگەر ئێستا پێ بڵام گۆرانیەکەم بۆ بڵە چیەکەین نییە زۆر پرۆژەکەت زۆر جوان بوو و لەگەڵ پرۆژەی کاروان بوو شتێکی وە ناوکەی نازم ناویچی ڕقلێتی ئەگەر یەکەم جار من بوومە من عەرزم کردایە شتەکە باشتر بوو تەسەوڕەکەم عینە پرۆژەکەی من بوو بە بچووکتری پرۆژەکەی من لۆی ئەو گۆرەترە ئێستا ژێڵەمان ئۆکەی ئێستا ئەگەر کورسی یەکەمشین بێتە دەرەوە چییە ئێستا گەبێ وڵی چی بکەیت مەزبوورەڵی پیرۆزە خۆ پێشە خۆش نیە لە خۆ تاڵی پیرۆزە باش گرنگەوەی نەوەستی و تۆ کاشاساوەتی تۆ لە خێزانەکەیان ئارتیت تەسەوڕەکەم دوایمە پرۆژەکە یەکسەر بەرمەوە بۆ خۆی بەزیان چکەوتی
کورسیشینەکان بۆ کەسی کە دەکە پرۆژەیە ناوە باش کەواتە منیش یارمەتی دەم و هەردووکمان پێکەوتین پرۆژەکەی بۆ بین ئینشاءالله دەست خۆش حەمەنگیان بە ئێستا ئەچینە لای بەشداربوویەکی تر بەدریە محەممەد. من بەدریە محەممەد معروفم لە شاری سلێمانیەوە بەشداریم کردووە. پرۆژەکەم بریتیە لە بنیادنانی سنتەرێک بۆ بە ساڵاتوان کە سەررجەم ئەو خزمەتگوزاریانەیە کە لە سنتەر و خانەکانی ترە پێکەشیان نەکرێ من زۆر جیاوازتر بم لەوان. بیرۆکەکەم لەوە سەرچاوی گرت کە ئەمە کێشەی هەموو خێزان و کۆمەڵگەی ئێمەیە. جیاوازی پرۆژەکەی من لەوەدایە کە کەرتی تایبەت دەیبا بەڕێوە. سەرکەوتنی پرۆژەکەم بۆ دەگەڕمەوە کە بتوانم باشترین خزمەتگوزاری پێشکەش بە کۆمەڵگا بکەم دواتر باشترین داهاتم بۆ بگێڕێتەوە. خۆشحاڵم کە ناوم لەم بەرنامەیە هاتوۆتەوە بە هیوای سەرکەوتن. بیرۆکەکەی من بریتی بوو لە بنیادنانی سنتەرێک بۆ بە ساڵاتوان. دیارە بە بیرۆکەکەی من لەوە دەست پێکا کە ئەمڕۆکە لە هەرێمە بە هیچ شێوازێک لە ڕووی کەرتی تایبەتە لەم پرۆژانە نییە و لەسەر ئاستی عێراقی شابوون ڕەوزە هەیە حەزانە هەیە ئەوەی تۆ دائیمیە بۆ سەعات و شتی وایە نەخێر چەند کاتژمێرێکە نەخێر ئەوەی من هەمە چەشنە با بڵین ئەشێ من لە خانەکەیە لەو سنتەرەیە بتوانم وەریانگرم بە ساڵ وەریانگرم بە 6 مانگ بە شەو ڕۆژ بە 8 مان بێت لە شەو ڕۆژێکشا مەجای ئەوەی تیا بێ کە یعنی مەقسەمەوەی کە تۆڵی 6 مان بۆ 6 مانگی تر لای تۆ بێ یان 6 مان مەسەن بەیانیان ساعت 8 و ساعت 4 چێتەوە ماڵی کچەکەی کوڕەکەی کەسێکی من هەر وەکو ستانداردی بیناکە هەر لە ڕووی ژوورەکانی شەوە جیاوازیم کردووە لە ڕووبەری پێوانی ژوورەکان بەس جوابیۆم بەرژیان تۆ ئەدەوێت بەردەوام لەوێ بێت پێ 6 مانیتر لەوێ بێت تاڵ بە ساڵیش بۆ ئەوانە ئەبێت بێت بە ساڵش تا بێت کەیتر کەسی تریان نییە تقریبا یا کەسە نزیەکانیان ئەیانوێ لێوێ دایبنن وانە بەڵێ نەخێر من بەو شێوەیە نییە کە بە ساڵ لای من بێ هەمان هاوشێوەی خانی بە ساڵاتانی حکومی کایتر بۆی بەخێو نەکرێ و لەوێ داینا نەخێر من پەیوەندێکی بەردەوام بەبێ لەگەڵ خێزانەکانیانە هەبێ چونکە من کارتی تایبەتە ئەوە حکومت نییە لەوێ پارێ سەر ڕێوەی کە لە خانەکەیە حکومت موچەیەکشی بۆ تەرخان کردووە بەس من لێرە وەکو کارتی تایبەت لای من دایبنا بۆی بەخێوکەم ئەشێ مناڵی لە ئەوروپا بێ ئەشێ ئەو کەسە بۆ خۆی بێوێت بەڕاستی ئەسڵەن لەوانێشە هەر مناڵی نەبێ ئەگەر بیرکەینەوە لە خێزانێک مناڵی نەبێ خۆی هەبوون بێت بەو شێوەی کە بتوانێت لەو سنتەرەیە هەموو شێوازی خزمەتگوزاریەکانی بۆ دابین کرابێ بمێنێتەوە لەوێ ئەمە لایەک وەکومانەوە لایەنی تریش مەسەلا بۆ مەجای وەقتی ئەگە بڵین لە شەو ڕۆژێک هاتیای بێ لە هەفتەیەتیای بێ تا مانگیشتای بێ ئەمانە بۆ پرۆژەی ئەوانەی کە کەسانێک هەن بۆ نمونە ئەوێ سەفەرێکی حەجکە بۆ 3 مانگ ئەوێ دایکی یان باوکی یان کەسێکی نەتوانێت لای کەسێکی کە دای ناو دڵنیا بێکە معقولتە من حەز ناکەم بە دایمی باسی پێنجڵم نایەت کە ئەوەی بیلەوە بکەمەوە کە دایک باو ئەزانە خۆ منطقە دنیا وایە ئەکیت بە خەڵکیش هەیە خەڵگەیە خوا نەخواستێ ئێمە چەندین جار لە NRT من راپۆرتم بینیوە کە بەداخەوە هەدایک باوکی ئیمال کرد بدێتە شوێنێکی خراپتر یا هەندێک جار بدێتە شوێنە حکومەکان کە ڕەنگە ناڵم خوا نەخواستە وەکو پێویست خزمەتیان ناکەم مەسەڵەن ڕەنگە خزمەتەکەی پێویست نەبێ تاوان لە ڕووی بزنسەوە ئەکیت حەقی خۆتە و حەقی بزنسیشە کە بیر لە شتێ بکات و کە خەڵک پێویستێ بەس مەقسەوەڵم بۆ خۆم هینە ینی پێوێت تاقەدەم حەزم لێ نییە لە وەکو ئەوەی کە بیر لەوکەمە بەڵام بۆ ناحەیەوەی کە موقت بێ ینی معقولترێکی تایە چکە احتیمالە بۆ حاڵەتە موقتەکان وەکو تۆ باس کرد کەسێکی لێرە نیە لە دەروی وڵاتە یان بۆ ڕۆژێکە یان ڕەنە بۆ چەند کاتژمێرێ بە جاری وا هەیە ئەگەر بەڕای من بیرێ لەوە بکرداتەوە باشتر بوو
بەڕاستی حەزەکەم زۆر شت هەیە من لێرە تێبینی پێ بم ئەگەر ئازێت نەبێ مەجالم بێ من تاکە پرۆژەیەکە لەسەر ئاستی بازاڕ بڵین بەڕاستی منافسی نییە کارەکەی من و من ئەمڕۆکە لەو ڕوانگەیەوە من ئەم پرۆژەیەم هەڵبژات وەکو پێویستی کۆمەلگا بەڕاستی یەکەم خاڵی من پێویستی کۆمەلگەیە کامڕۆکە کەسانێک هەیە یعنی ئێوە لە دەرەوە بخوێنێ لەوانەیە جیرۆدەی ئەوە بێ کەسانێکی عایلی ناودار بێ نەتوانانی بیباتە ئەو شوێنە لامان کاتا سەیرەکەی ئەم بەڕاستی کەسانی سیوپیەکان بیانیەکان دانیشتووە لەوەیە 45 وەرەقی بۆ خەوانەوە هێناوێت تێماڵەوە کێشەی ئەوەی هەیە کە زمان لی تێناگا لەوانەیە ئەو خزمەتە نەبێ کە دڵنیا بێ کە خزمەتی ئەکا وەکو باسەکەێت ئەگەر موقت بێ باشترە نەک بۆ دائمی ینی هێشتا وەکو NGO یان ئەو ئەبینم بەڵام لە ئاخرا خۆڕەنەوەکو بزنس باش بێت من وەکو کەرتی تایبەت ئەیبینم بەڕاستی هەلێکە من توانی بۆ تۆ نابێت من توانی و خاڵە لاوازەکانی بەڕاستی لەو خەڵوتگەی پیرە هەیە خاڵە لاوازەکانی ئەو بکەم بەڕاستی بە فرسەت و هەلێک بتوانم خۆمی پێ بەهێزکەم بەوەی کە ئەو خزمەت گوزاریانی کە لەوێن نەکراوە من لێرە دابینی کەم بەڕاستی من فرەکە و معقولە بەڵام کورسی شینە بە نسیب نەبوودا لەو نەکەم بەڵام بۆستە بۆ چۆڕی کەوتم کورسی شینە بە نسیبنەوە معناوە نییە بڕۆ تۆ لەبەری فرەکە و معقولە تازەیە سەبر بگرە بمێنەرەوە تا ئەخیرم 52 کەسە دوایی قەراری لێم عەزەنەوە یەک چانسی ترم بەرەوە تا ئەخیر بەرنامە لەبەرەوە فەرمودانیشە تقریبا تەسەوڕەکەمە ئاخر بەشدابووی ئەمڕۆ بێ کە بتوانین وەری بگرین چکە ئەوە نزیکەی ئەمە یانزەیەمین کەسە کاک بابان ئەحمەد پرۆژەکەم بریتە لە بنیادانی بانکی نیشتیمانی بۆ کۆکردنەوە و پاراستن و بەکارهێنانەوەی تۆ کشتتوکاڵەکان خۆی ئەبینێتەوە لە بنیادانی دەستگایەکی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی هەموو ئەو تۆوانەی کە ناسراڵی یاخود بڵێن بە سروشتی خۆی لەم نیشتیمانە هەڵبژێراون بە پێی بارودۆخ و سروشتی ناوچەکە بیرۆکەم پرۆژەیە وەرگیراوە لە محازەرەیەکی دکتۆرە دالیا کەریمەوە لە پەیمانگای واشنگتن کە تێدا باز لە بەکارهێنانی دیموکراسی ئەکا وەکو چەک منیش هەمانەوە فکرێن بەکارهێناوەتەوە بە شێوازێکی تر چۆنێتی بەکارهێنانی خۆراک پێداویستی ڕۆژانە تەوان کە گرنگترینیان خۆراکە وەکو چەک ئەوتوانێکی ئێستا هەنوو جوتیارانی خۆماڵی بەکارێنن هەمیان لە ڕووی جێنەتیکیەوە دەستکاری کراون منیش ئەمە پرۆژەیەکی وام هەبێت کە ڕزگارمان بێت لەم تۆوانە چونکە زەرێرێکی گەورەی هەم ئابووری هەم تەندروستی هەم ژینگەی ئەدا لە وڵاتەکەمان هەمان جملە پرۆژەکە برەودانە بە کەرتی کشتتوکاڵی ناوخۆک و خاڵی یەکەم دووەم دامەزرانی ئەو پۆلە تەلەبانی کە تەخروجەکەن لە زانکۆ لە ماهایدەکانی خۆمانە بە تایبەتی لە کەرتی کشتتوکاڵە کە بێن لە کشتتوکاڵی وڵاتی خۆمانە ئیشکەین و ئەوانیش لە بواری خۆیانە ئیشکەن پرۆژەی من سێ لاینی هەیە لاینی یەکەمیان بریتە لە کۆکردنەوەی تۆ سروشتەکان و پاکردنەوە حازرکردنیان لاینی
دووەم و سێەم بریتە لایەنە مارکتینگەکەی کە خۆی بینێتەوە لە فرۆشتنەوەی تۆ سروشتیەکان بە جوتیارانی ناوخۆ ئەمە وەکو لاینی یەکەم. لاینی دووەمیش کڕینەوەی بەرهەمی جوتیارانە و دوایش حازرکردنێتی بۆ ناو مۆڵ و مارکێتەکان کە هەردوو لاینەکەی دووەم و سێەم ئەمانان مارکتینگن. لاینی یەکەمیان کە بانقێکە بۆ پاراستنی تۆوەکان خۆی بینێتەوە لە دامەزراوەیەکە کە پێک دێت لە چەند مختبەراتێک لەگەڵ بە ئەو مەغزانانەی کە پێویستەکە پێی مختبەراتەکانیش مختبەری سۆیڵە پلانتە کە بۆ تاقیکردنەوەی ئەو نوعاتەوانەیە. ئەوەی لە لای من مهمە لەم پرۆژە ئەوەیە کە سێ هەدەفی ڕیسیم هەیە کە ئەمێ بیپێکم لێرە. یەکەمیانەوەیە کە ئێمە بتوانین جوتیاران ێم وڵاتە ڕێکیان بخەین و ئاراستەیان کەین کە بەرەوبەر هەمێکی خۆماڵی باشتر. دووەم بتوانین کە ئێمە ماس پرۆدەکشنمان هەبێ، یعنی فرەیمان هەبێ لە بەرهەمهێنانە. دەنا ئەوە نەبێت کە جوتیارێک خۆی خەریکا بە یەک دۆنمەوە یەک دۆنمەکەش حاصلاتەکەی ئەوە نەبێت کە خۆی پێی بژی. سێمە دەفیشمەوەیە کە ئێمە بتوانین منافەسەی بەرهەمی خارجی خۆمان بکەین بۆ نمونەوە بەرهەمانەی لە وڵاتانی دراوسیەوە دێن بۆمان. یەک نقطەی زۆر مهم هەیە کە ئەمەوێ بیڵێم لە هەموو وڵاتانەی کە تۆ ئیسرا دەکەن بۆ ئێمە ئەو تۆوانەی کە بۆمان ئیسرا دەکەن نەوعێکە ئەوەشی خۆیان بەکاری دێنەوە لە ناو وڵاتەکانی خۆیانە نەوعێکە. پێم وابێ ئەمە زۆر ڕوون و ئاشکرا. خۆی کاک بابان بەڕاستی ئەفۆ پێ و قەتعەکەم ینی پرۆژەیەکی جوانە، پرۆژەیەکی نیشتیمانیە پێش بازرگانیش و دەستی خۆشیانی کە بیری بۆ شتێک چۆ بەداخەوە بۆ حکومەت پێش دەناوی بیری بۆ چوار پێشەوە بیری بۆ کرداتەوە. من بە سەراحەت داوای لە بردننی لە یەکەم لەبەرێن پرۆژەیە بێ حکومەت زۆر ڕاست پرۆژەیەکی زۆر جوانە، پرۆژەیەکە ینی منیستا خۆم خەفەتی پێخم کە ینی ئەوەی تۆم خوێندو تۆ ئینجاومجان تا بۆ معلوماتە دەدوای و توار سێرچم کردووە یعنی لاندێ وڵاتی سیبریاوانە بە تاتلاندێ شوێنە لاندێ منطقەی بگرەوەکو سیبریاوانە ئەیکەن ینی فکرێکی مهمە. بەڵام وەکوتم تۆ جەنابەت بۆ گەنجێتی خۆ ماشەڵا لە بەعەقڵە پێشکاوە یانی تایسە لە وڵاتی ئێمە بە هیچ شوێ ئیهتمام نەیراوە بووان. من خۆمم زانی کە پرۆژەکە لێرە وەرناگیرێت تقریباً لە سانەوە بەس کاتێکچوویەکی زۆری ئەوێت ڕاست دامی حکومەت شێو ئیجبارکردنی شێوە حکومەت اینجا ڕێگرتن لە هاتنە ناوەی تۆی بیانیەوە ئەوە کە بە تایبەتی ئیستا ئەمریکا زۆر توونە لەوە یعنی حتا کە کەسێک سەفەرەکە لە ناو جانتاکەیە بووین یەک تۆز خواردنیشی پێبێ تەمەنەوە بە ئەکید ئیشی لە ساسی حکومەتیوێ. من بەو هیوام هەر کەسێک هەیە بتوانێت ئەم پرۆژەیە بکات یاخود لە سەر ئەم بیرۆکەی من ئیشکال لە ئێستاوە بە هەموو شێوەیەک مەسموح بێت ئەوەشی بۆ من بکرێت بۆ هاوکاریتوان هاوکاری سەرکاکە بابە. چۆن کاک بابان باشی زۆر سپاس. گوێم لێت بووت زانیمە پرۆژەکەم سەر ناگرێت بەڵام چه هەستێکت هەیە کاتێک لە 2400 کەس یەکێک لە پرۆژەکان تۆ بووی؟ بەڕاستی هەمووەکو چانسێکی خۆش بوو بۆ من هەمووەکو ئەوش کە جیاواز بم لە ماباقی خەڵکەکەی تر پێم خۆش بوو کە بەشداریکەم. بەڕاستی ئەمەش بە شکست نازانم بۆ خۆم چونکە بەڕاستی ئەم پرۆژەیە لە توانای کەتی ئەهلیانیە لە توانای ئەبێ بیکات. زۆر سپاسیش بۆ کاک شاسوار و بۆ ئەو لیژنەیەش کە دەرفەتێکیان یاوە بە ئێمە کە هەر هیچ نەبێ بتوانین قسەی خۆتان ڕاستە ئەو هەدەفە بکەین هەمانە یاخود هەر هیچ نەبێ بتوانین بیرۆکەیەکمان هەبێت لە ناخە بخێنەگەر. سپاس بۆ ئێوە بۆ هێناپیش زۆر سەرکەوتوبی زۆر سپاس. تاوان لە بەرنامەی ئەمڕۆماندا 11 پرۆژە تاوتوێکرا. لەم 11 پرۆژەیە 8 پرۆژیان چوونە دەرەوە کە 3 پرۆژیان دروستکردنی کارگە بوو، کارگەی تایە، کارگەی برغ و کارگەی دایبی. تاوان گرنگە ئەو کەسی کە پرۆژە پێشکەشەکات مراعاتی دوو خەڵ بکە و تا ڕەچاوی دوو خەڵ بکە. یەکەمیان
هەر لە سەرەتاوە لە ڕێکخراوی بەرنامەکە وتومانە ئەم بەرنامەیە پشتیوانی دارایی پرۆژەیەکە کە تا ئاستی ملیۆنە دلاری تێبچێ لە بەروی من خۆش مەزان بەگە 50 میلیۆن دلارم هەبێ 100 میلیۆن دلارم هەبێ ئەزانم پرۆژێکی باشی پێ بکەم و ئەیزانم پارە پێیاکە ئەم بەرنامەیە گرنگی نادا بۆ پرۆژانی کە پارێکی خیاڵی زۆران تێچێت بەڵکو گرنگیەدا بۆ پرۆژانی کە عقلی تیا بەکاردێت بیرۆکی جوانی تیا بەکارێت چۆن ئێمە بتوانین هانی ئەو گەنجە بین پشتە پاری بخێنە بەردەست بۆی بیرۆکە بچووکەکەی بکا بە بزنسێکی گەورە وەکو من هەموو جارێ ئەمە لە بڕی خەڵک لێرە ئەیناسێ بۆیە نای فەیسبوک زوزوێ هێنم چۆن بیرۆکی فەیسبوک لە بیرۆکەی گەنجێکی دووسێ گەنج پێکەوە کە بیرۆکەیەکی بچووکیان هەبوو ئێستا بۆتە پرۆژەی ملیارەها دۆلار واتە تۆ ئەتوانی بیرۆکەی جوان بکەی بە کارێکی بزنسی زۆر گەورە لە کۆتاییدا لە 11 پرۆژەکە 8 پرۆژە سەرکەوتونەوە بەداخەوە تاوان کە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و پێم وایە فرسەتی تریان لە بەردەستای لە ژیانەوە ئەتوان بەردەوام بن و برۆ بە بیرۆکانیان بدەن پرۆژەیەکیان بڕیارم لێ نەداوە لە بەرنامی پێنجەمدا برای لێدەم دوو پرۆژەی سەرکەوتوو بوون بەڵامانەیەوە نییە چنە قۆناغی کۆتایی پرۆژەی تر هەیە ئەبێ بزان منافسی جدیانە بێ ئەبێ بیرۆکەکان دەوڵەمەندکەن بۆ ئەوەی سەرکەوتوو بن بۆ هیوایی کە لە حەڵقەکانی تر زیاتر بە پرۆژەکانی تریش ئاشنا بین و بیشزانین لە بەرنامەکانی داهاتووە چ پرۆژەیەکمان هەیە کە عنسوری تازەی تیاابێ یا شتێکی جوانی تیاابێت ئەگەری ئەوشتان دەبێت بەیوام بەرنامی داهاتوە ئەو پرۆژانی کێت ئەو فکرانی و بیرۆکانە جیاوازی هەبێت لەوانی کە ئێستا هەیە و بە شێوازێ بێ کە لە مارکێتی کوردستانە دەگمەن بێ یان نەبێ ئەوە بۆ ئێمە زیاتر ئینترێستمانە بێ لەسەری کە هەڵیان بژێرین سپاس بۆ دەستخۆشیتان لێکم بیرۆکەکانی هەمووتان تەوان جوانە گەروانە بووانە هاتنە 52 کورسێکە گران نەبنە گەرانە جار کۆمنتێکی تۆزە نەگەتیڤمانە بێ لە سەری هەر بۆ ئیستیفادی خۆتانە بۆ زیاتر بەرەو پێشبردننی فکرەکانتانە دەستان خۆش بێت ئاخر قسەم دڵنیا بن کۆمنتەکانی ئێمە بە تایبەتی بۆ ئەوەیە کە ئێوە قازانج بکەن یعنی هیوادارم بە چایەکی ئێمە لەم بەربینیەوە لە بەربین سەرمان مەکەن من حەزەکەم ئێوە سەرکەوتوو بن ئەگەر دڵنیا نەبم سەرکەوتوو بن نارم پاری خۆم خەمە ئیشەکەەوە کە من تەرجیعیەوەکەم بۆ ئیتیجاهەیە بڕۆم کە سەرکەوتوو بن لە ئاخرە ئێوە ئیسفادی لێکەن نەیژێنەوە بەرنامەکە ئێوە ئەزان کە بە چ شێوەیەک ئەم جارە سەرکەوتوو بن و ڕەنە سوودێک لە قسەکەی ئەمە بینن تا حەڵقەی داهاتوو ئیشەڵاتان بینەوە خواتان لەگەڵ